بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ خۆشحاڵم خوای گەورە تەمەنی پێبەخشین جارێکی دیکە لەگەڵ هاوکارانم بە تایبەتی لەگەڵ هاوکارم شوان بە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست چاک بوونەتەوە بۆی بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژتان بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازەوە پێشکەش بکەین. زۆر سپاس کاک جەلال بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بانیتان باش ئاسوودە و کامەران بێت. ئەمڕۆ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ دوو بابەتی گرنگمان دەوێت. یەکێک لەو بابەتانەیەمان قسەی لەسەر بکەین بێگومان بە پێی پێشکەوتنی ژیان و هەروەها تەکنۆلۆژیا و گۆڕانکاری لەسەر فۆرمی ژیان بە هەموو بەشەکانیەوە. کاری بانکخوازیش پێویستی بە کۆمەڵی گۆڕانکاری و ڕێکاری نوێ هەیە. بابزانین ڕێکارە نوێیەکانی کاری بانکخوازی چین چۆن بگیرێنە بەر و هەروەها پێویستە بانکخوازان بەو فۆرمە نوێی بەو شێوازە نوێی کەوا کاری بانکخوازی دەکەن دەبێ چ بابەتێک وهروەها چۆن ئەو ڕێکارانە و ئەو ڕێگایانە بگرنە بەر. بابەتی دووەمیشمان بابەتێکە کە ئێستاکە توانین بڵین بەشێکی زۆری کۆمەڵگای کوردی پێوەی گیرۆدەیەویش تووڕەبوونە. هەمومان بێوەی بزانین بۆ تووڕێین وهروەها ئارامان کەم بۆتەوە سەبرمان نییە زانین چۆن ڕێگری بکەین یاخود چۆن دوورکەوینەوە لە تووڕەبوون لە کۆتایە تووڕەبوون هۆکاری تەواوی نەهامەتیەکان و ئەو بەڵایانش بەسەر خۆماندا دەیانهێنین هەمووی لە تووڕەبوونەوە سەرچاوە دەگرێت. جیاواز لەم دووتەوە سەرەکیە وەک شوان باسی کردن و ڕوونیکردنەوە کۆمەڵێک VT و هەروەها ئەو زانیاری چالاکیانی کە ئەمڕۆ ڕوو دەدەن لە ڕێگەی پەیامەکانمانەوە لە شار و شارچەکانی کوردستانەوە بۆتان دەگوازینەوە. بەڵام سەرەتەوە بچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا بزانین لە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان پێشبینیەکانی کەشوهەوا چۆنە. دووبارە سڵاوتان لێبێ عزیزان لەگەڵ دەرکەوتنی پەیامێکی نوێی ئیلاهی لە سەردەمی محەممەد درودی خوای لەسەر بێت پەیامبەری ئیسلام کاری بانخوازیش لە دوایەوە دەستی پێکرد بۆ گەیاندنی پەیامەکەی ڕەسوڵ الله درودی خوای لەسەر بابزانین دوای تێپەڕبوونی 1440 ئەوەندە ساڵ ئەو ڕێکارانەی کەوا بانخوازان دەیگرنە بەر بۆ گەیاندنی پەیامەکە و هەروەها بۆ شیکردنەوەی گۆڕانکاریان بەسەردا هاتووە ئایا هەمان شێوازی گەیاندنی پەیامی ڕەسوڵ الله درودی خوای لەسەر بێ لە 20 ساڵ و 30 ساڵ و 100 ساڵی ڕابردوو لەگەڵ ئێستاە هیچی گۆڕانکارێکی بەسەردا هاتووە. قسە و باس و گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا یوسف حسێن بانخواز. مامۆستا زۆر بەخێر بێت. دەستان خۆش بە بەرنامەکەتان. مامۆستا ئەگەر ڕاستەوخۆ لەوە دەست پێ بکەین کاری بانخوازی گەیاندنی پەیامی ڕەسوڵ الله پەیامی خودایی لە ئێستاە لەگەڵ ڕابردووی لەگەڵ چەند سەدەیەک دوو سەدە یا دەیەک دوو دەیە بەر لە ئێستەی تەمەن هیچ گۆڕانکارێکی بەسەرا هاتووە یاخود نەخێر هەر دەبێت بەو شێوازێک کە هەیە بەردەوام بی. سرتا بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. والله برایان مەسلەی بانخوازی و دعوە جارێ بە بزانین یعنی چی؟ زۆر گرنگە ئینسان
تعریفی ئەو بابەتی کە تۆ توێ بیکەی گرنگە بۆی کە دوای بزانی چۆن ئەتوانی ئەوە بگەینی. داوا بە ڕیتمە کۆنەکەی نا بەو شێوازی کە پێغەمبەری خوش دەستی پێکرد کەڵام ڕیتمە کۆنەکەی ینی بەڕاستی زانایان یاخود داعیانی هەڵگرانی ئەم بانگەوازە زۆر جار هەیە ئەوەی کە خۆی قەناعەتی پێێتی تەسەوەری وایە هەرەوەیە زۆر جاریشێ ئێمە حتا سیرەی پێغەمبەری خوش عەلەیهی سڵات وسەلام ئەو بابەتانی کە بە قەناعەتی ئەو ناخوا بە تەسەوەری ئەو ناخوات باسیشی ناکە ناشێنێتە ناو کاروباری داوە 100% داوا و بانگەواز ئەو وەسایلەکانی گۆڕاوە کە گۆڕاوە پێویستە کاتۆش بگۆڕیت لەگەڵ حاڵ وەزعی خۆتا هەرچەند ئەو گۆڕانکارانەی کە کراویشانی هەرچی لەو گۆڕانکارانەی کە ئێستا هەیە طبیعەتی ئینسان وایە بڵێ شێوازەکانی وەسایلەکانی گۆڕە بەڵام بیرکردنەوەی شێوازی بیرکردنەوەی شێوازی کارکردنەکەی هەموو کاتێک پێویستە کاکە گۆڕانکاریشی بەسەرا بێ بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کە یەکەم بانگخواز بوو و یەکەم داعی بوو بۆ لای خوای گەورە ئەگەر بینەباری حقت هەچی وەسائلەکان لە بەردەستی خۆیایی و فەرهەمی کردەوە بەکاری هێناوە هەچی وەسائل هەیە ئەو وەسائلانەی کە حوزوری هەبوو حاضر بووە بەکاری هێناوە حتا گەیشتۆتە ئەو ڕادەیە کە خوای گەورە عیتابی لێکردەوە فەرمی عەبەسە وەتەوەللا ئێخۆم بەکارهێنانی وەسائلێک نەیە بۆی کە ئەو خەڵکەی کە نایەرێتی بیبیستێ شتەکانی ببستێ يعني بتأكيد ما ناكتوي كخواي جورا عتابك يجري لبابته ياخذ خواي جورا فرمي بعد أعوذ بالله من الشيطان الرجيم وإن أحد من المشركين استجارك فأجيره حتى يسمع كلام الله أم مقطع بينا برشاي خود باشا شون من بتوانم كسي كنيارما قصة كان ببيسته أفرمي أجريك لها وبشان ويستي قصة كد ببيسته فأجره يعني بيجينا أو حالتي كم إنسانة إثر آرامة آسودية هيج مشكلة برامبري بودروز نابه أشيجينته أو شنيك أو إثر قناعتي ويتوناتواني شيء بسرابكي بويا كوابي وسائل كان بيغمري هو عليه الصلاة والسلام القرآن هم أو بابتاني كبيوسكا بأمين بيان كردوه بلان إما قد بيركينا وعقلي 100 صالي استا جواز نيرك العقلي استا جوازه ئەو گەنجەی کە ئێستا زۆر جار هەیە ینی هەر باوکان ئەوەی کە باوک فەرمانی بە من کردەوە من بتوانم بیکەم ناتوانم بە قوڕەکەی بکەم دێ ئەو فەرمانە ئەگەر من شێوازەکەی نەگۆڕم دڵنیا بە ناتوانێت بێتە ژەر ئیدارە و ڕیادی منەوە کەوا بێ هەموو وەسایلەکان گۆڕاون ئەو وەسایلانە کە گۆڕاوە پێویستە کات ئێمە دەست و پەنجە بکەین لەگەڵ وەسایلەکان کێشەی عامی ئومەتی ئیسلامی ئەمەیە لەگەڵ شتە نوێکانە یەکسەر مەعارەزە دروزە بێ نابێ ناکرێ لە نەتیجەیە دوایی کە خەریکە دوعاکەوین ئەنجا زانان دێنە پێشەوانێ و ئەقوال دێتە پێشەوە وەڵا ئەمە جائیزە و ئاوایی دۆش کەوتویت یعنی چونکە ئومەتی ئیسلامی ڕەسێکی نەماوە ئومەتی ئیسلامی کیانێکی نەماوە ئومەتی ئیسلامی خەڵکێکی واعی و ڕۆشنبیری نەماوەکو و جاران یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە زەیدی وت بڕۆ فێری سریانی بە بڕۆ فێری زمانی یەهودی بە بۆ لەبەرەوەی چونکە ئەیزانی بۆ کاروباری داوەکەی پێویستی پێیەتی ئەیجنا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیچ وەسائلێک نەبووە لە کاروباری ژیانی خۆیان بەکاری نەهێنابێت تۆی ئینسانی داعی و بانخواز و موسڵمانیش پێویستەکە ئەو وەسائلانی کە لە بەردەستایە بەکاری بێنی گرنگ ئەوەیە تۆ ئەو وەسائلانە بینی حەڵاڵ و حەرام تۆ نایە بڵێ وڵا کاکەم بواری عەقیدەیە ئەنتەرنێت وڵا تەلەڤیزۆن بواری عەقیدەیە وڵا ئەم بابەتانی کە پێ ئەوترێت تیکتۆک و چی وەڵام بواری عەقیدەیە تۆ نایە لەگەڵا بەکاربێنی ئەم بابەتێکە بە حەقەت پێویستەکە دەست و پەنجە لەگەڵیان نەرم بکەین و دڵنیا بە پێویستەکە بەکاری بێنین وسایلەکان بەکاری زۆر باش مامۆستا لە سەردەمی پێغەمبەر خۆیان درودی خۆی لەسەر بێت ڕەنگە هاوڵێکی بناردایە بۆ فلان شار فلان شوێن فلان قەرە باڵقیواوەدانی بۆی کە پەیامەکەی بگەیەنێت کەواتە بانخوازە کاتێک دەڕۆژ خۆی حازر دەکرد لە چوارچێوەیەکی تایبەتی کاری بانخوازیدا دەڕۆشت سەردەم گۆڕەهاتە سەرەوەی کە ڕۆژی هەی نییە مامۆستا دەچێ بۆ وتار یا سەردەمێک تەنها وتار لە چوارچێوەی کاری بانخوازیە بووە خۆی ئامادای کرد بۆ وتارەکە یا ئەگەر کۆڕێک هەبووایە دەچوو بۆ کۆڕەکە خۆی ئامادای کرد بەڵام ئەمڕۆ مامۆستایەکی ئاینی یا بانخوازێک لە هەموو لەحزەیەکە دەبێت لە خۆی لە ناو چوارچێوە و قاڵبی بانخوازیە حامادە کردی بێت چونکە لەسەر چییە لە سۆشیال میدیا بوونی هەیە هەموو لایکێکی هەموو کۆمنتێکی مەحسوبە لەسەر کاری بانخوازیەکەی ئەرکی بانخواز لەم دنیای ئێستەیە کە تەنانەت لایکەکەشی خوێندنەوەی بۆ کرێ چۆنە دەبێت چۆن مامەڵە بکات دەستان خۆش بێت بەڕاستی دووبارەیەکەمەوە ئێمە ئەبێ وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەستی پێکردو ئێمەش دەست پێ بکەین
وەکو پێغەمبەری خوش عليه الصلاة والسلام کە فەرمێ علمني ياخذ أدبني ربي فأحسن تأديبي بس ئەو خەڵکەی کە خەریکی بانخوازیە کە من قەنەعەتمە بانخواز یعنی مسلمان ئەبێ هەموو مسلمانێک لە شوێنی خۆی لە پێگەی خۆی لە جێگەی خۆی لە قەدەری ئەوەی کە ئەیزانێ بە قەدەر ئەوەی بۆی ئەکرێ لە قەدەری ئەوەی گوێی لێگرێ ئەبێ داعی بێ ناکرێ بڵای کاکە من هەر لە بەروی کە عەمامەیەکم بەسەرەوەی نەخ من مینبەرێکم هەیە نەخر من وەڵا 4 کەس گوێم لێگریتە من داعی نا ئەبێ چمکی داعی بگۆڕین ئەبێ هەموو کەسێ داعی بێ بەلای خوای گەورە هەموو ئینسانێک کەسێک کە هەموو ئەم بابەتانی کە باسی یەکەین معنەوە نەتەنقیس بێ کەسێک کە عەرەبان چییە پێویستە کە داعی بێ بەلای خوای گەورە لەگەڵ کەسێکە کە دکتۆرە بێ داعی بێ بەلای خوای گەورە ئەمەی کە جەناب دەیڵیت بەڵێ وایە نەک ئەوەش پێویستە کات دەعوە ئەنجا بچین بۆ لای خەڵک نەک هەر خەڵک بێ بەلا من گەورەترین کێشەی ئێمە هەرە بێ لەسەر کورسی و مێزێک دانیشین و خەڵک گوێمان لێ بگرێ دەی پێغەمبەری خوا وای نەکردو عليه الصلاة والسلام ئەگەر تۆ خۆت بە شوێنکەوتی پێغەمبەری خوا ئازانی عليه الصلاة والسلام پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئیحتیکاکی تەواوی لەگەڵ هەموو مجتەمەع بووە هیچ بەشێک لە فەرهەمی نەکردەوە بەشێک لەو بەشانەی کە پێوترێ کۆمەلگا و مجتەمەع بۆ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گەیشتۆتە ئەو ئاستەی کە خوای گەورە پێی فەرمێ یا ئەیها المزەممیل و یا ئەیها المدەثیر هۆکارەکەی چییە ئەو نە ئیحتیکاکی لەگەڵ ئەو خەڵکا بووە گەیشتۆتە ئەو ڕادەی کە خەڵک نەیزانێت چی پێ بڵێ لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی چاکسازیەوە لە ڕووی کار ئاسانیەوە یعنی کابرا قەرزی لای ئەبوو جەهل بووە چۆتە مەکە و دیدی باش بە کێ وەڵام قەرزم بباتەوە حەقم بدێتەوە توێن بڕۆ بەلای محەممەد ئێخۆ محەممەد ئەو پڕینیاری ئەم کابرایە بووە بەڵام کە چۆ دیدی ئەو حەقەی بەرەوە نەیوەرەوە بڵێنە ئێمەی داعی ببینە دەرەوە لەم حاڵەتی خۆمان لەم حاڵەتە بینە دەرەوە ببین بە داعی بۆ هەموو کەسێک خەڵک بێ بۆ لامان نەک ئێمە هەر ئەبێ بەڵام بچین بۆ لای خەڵک نەئەبێ هەر خەڵک بێ بۆ لامان لەسەر مێز و کورسی دابنیشین بەڕاستی گەورەترین کێشەی ئێمە ئەمەیە کەواتە بۆ ناچن ینی پرسیارەکەمەیە بۆچی داعیەکان لە هەرێمی کوردستان کە زۆر باشن زۆر زانستیانن زۆر باوەڕدارن متەقین بەڵام داعیەک نابینی لەسەر جادە بەس شەوان بەس هاری شاری سلێمانی بەنمونە وەرگرین قەراخی لێواری شەقامەکان پڕێتی لەو گەنجانەی کە لە تاو بێئیشی بێکاریە ئالوودەی مەی خۆمان بەستووە دەستی خۆمان بەستووە وامان لە خۆمان کردووە کە خۆمان محیتێکمان بۆ خۆمان دروستوتی لەو محیتە دەرناچین کە نابێ بێ ئینسان لە محیتی خۆی دەرچێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر لە محیتی خۆی دەرنەچوایە احتیکاکی لەگەڵ هەموو ئەو کۆمەلگا و مجتەمەع نەکردایە دڵنیابە ئەم نەتیجەی بەدەستەوە نادا خماوەسا پێم وایە کولتورێک دروست بووە بۆ نمونە ئێستا من و کاک جەلال هاوڕێیەکمان هەبێ نوێژنەکەر بێت یا خۆت موسڵمان نەبێت یعنی لە بری ئەوەی گومانی باش بۆ من و کاک جەلال بەرن کە ئێمەمانەوێ هیدایەتی ئەو بدەن یا کارگەی لەسەر و دروستکەین ڕاستەخۆ نیشانێکی پرسیار لەسەر ئێمە دروستکە کە لەگەڵ کەسی خراپە ئەگەڕێت ئەم ترسە لەکوێوە سەرچ ئەم ترسا ئەوەیە کە ناگەڕێنەوە بۆ قورئان بۆ سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆیە منەڵم لە سوورەت بە ئەو خەڵکەی کە خۆی بەداعی حتا مسلمان ئێسانە با بڕۆ سوورەتی مزەمیل بخوێنێتەوە خوای گەورە طبعا دعایەتی ئەو ئەڵەڵێ من دعا فەرمی وەصبر على ما يقولون واهجرهم هجرا جميلا بڕۆم بزانە هەجر یعنی چی کە ئەفەرمی واهجرهم هجرا جميلا هەجری جەمیل هەجر یعنی واز دوورکەوتنەوە بەس هەجری جەمیل یعنی چی یعنی تۆ لەگەڵ یانە احتیکاکە بەڵام لەگەڵ ئاکاریانە احتیکاک مەکە تۆ تەئسیریان تێ بکە بەس با تەئسیر لە تۆ نەکەن یعنی پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر پەروەردگارمان بەم شێوازە پەروەردەی نەکردایە بەم ئالێتە پەروەردەی نەکردایە هەر ئەبوا بە یا ئەیها المزەمیل بووایە سا با پێ بڵم زۆر بەمان یا ئەیها المزەمیل یعنی ئەو کەسێکی خۆت داپۆشەوە ئیوا هەیە خۆی داپۆشە بۆی کە پارە و پول و سەر و سامانی لەدەست نەچێ ئیوا هەیە خۆی داپۆشە لەبەرەوەی کە بە حساب مەنسەب و وجودی لەدەست نەچێ ئیوا هەیە خۆی داپۆشە لەبەرەوەی کە پێگە و مەقامی لەدەست نەچێ لە کاکەم بچمە ناو بازاڕەوانێ بە ناو بازارە بگەڕێم و خەڵک مەرحەبای خەڵکەم و بچم بۆ دوکان و شت بکڕم لەواشێ لە ماهیەت و وجودم دەرچێ یاخۆ ئیوا هەیە کاکە عیلمەکەم بەخوا من ئەو نەمەشغوڵە عیلمەکە بووم نەمتوانیەوە بچمە بازاڕ و یاخۆ لەگەڵ خەڵکە احتیکاکەم حتا دراوسێکی خۆی بۆیە بەڕاستیە بێ سەر لە نوێ ئەم چەمکانە ئەم تەسەورانە ئەم بۆچونانە وای لێ بکەین بیجێڕینەوە بۆ صحیحەکەی بۆ بابەتە صحیحەکەی یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەچێتە سەر سەفا یەک پرسیارەکە ئەبا پرسیارە بزانین کەسمان کردومانە ئەم داوایە هەموو خەڵک کۆکاتەوە باش من ئەگەر پێتان بڵێم لەو پشت ئەو گردەوە دوژمن هەیە یاخود کۆمەڵێک سوار هەیە ئەوێ بێ بەسەرتانە بڕوان پێیەکەن هەمیان ما جەرەبنا عەلەیکە الکەذیبە کێمان هەیە توانی بێتمان ئەم حاڵەتە بۆ خەڵکی ڕوونکەینەوە دینە ناو مزگەوتی چۆکە پێویست سەلام لە خەڵک ناکەین
یعنی ئەمە خراپە تێکەڵاوکردنی خەڵک چوونە ناو خەڵک ئێمە بچین بۆ خزمەتی خەڵک ئەم بابەتانەوی ئەڕوێتەوە وەسائلەکانی تیش کە جەنابتان نەفەرموون دڵنیابە هەمومان نەبێ ئەم دەست و پەنجە لەگەڵ ئەم وسایلە نەرم بکەین تەلەڤیزیۆن داهاو کۆمەڵە خەڵک لەگەڵ ڕێزمان کە خۆی لەواچە زۆر بەداعی بزانێ هەر بە حرامی زانی کە هاوکاری و تەلەڤیزیۆن و کەناڵانی تەلەڤیزیۆن بکرێت کە کەم ئیسلامیەکان بەڕێوەبەر بەڵام چونکە خۆی دوایی تەلەڤیزیۆنی دانا ئێستا خۆی بانگەوازی بووەکە ئەم ئیزدیواجیە خراپە ئەمەی کە من حەزم لێ بۆ ئەوەی کە من حەزم لێتی بیکەم بە دین ئەوەی کە من قەناعەتم لە دینی دەرکەم خراپە باشە مامۆستا ئێمە دەمانوێت بزانین شێوازی نوێی کاری بانخوازی چۆنە یا چی ئەکەن بۆ ئەوەی کە ئەم پەیامەتان بگات ئێستا سێری گەنجێکی 21 ساڵ بکە هێندەی لە تیکتۆک و لە فەیسبوک و لە ئینستاگرام و لەمانە بابەت وەردەگرێ هێندە لە دەرەوە لە مزگەوت وەری ناگرێت یا بە جۆرێکی دیکە ئێستا ئەوەندەی بینەری سۆشیال میدیا زۆرە بینەری وتار زۆر نییە یا ڤیوی وتارێکی هەینی کورد ینی کەمترە لە ڤیوی بابەتێکی فاشیۆن یان ئەوانەی کە ئێستا بوونەتە گاڵتەجاری ناو سۆشیال میدیا واتە ئایا ئەمە چەندی خەتای بابەتی کاری نوێی بانخوازیە یا دواکەوتنی شێوازی بانگەواز و پەروەردەیە لە ناو دنیای تەکنۆلۆژیا لەوەی کە ڤیوکەی ناڕوا یا کاریگەریەکەی نەماوە هۆکاری سەرەکی ئێمە ئەمەیە وەکو شارت بکرد ئێمە دەست و پەنجەمە لەگەڵ ئەم وەزعیان نەرم نەکردووە هەمووان بە حرام زانیوە کە لەگەڵ ڕێزمە ئەگەر ئێمە ئەم قسەیە زۆر گرنگە ئینسان نابێت لە عەسری پێغەمبەری خوا بژی عەلەیهی سەڵات وسەلام ئەبێت لە ژیانی پێغەمبەری خوا بژی عەسری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عەسرێک بووە وەسائلەکان و هۆکارەکانی هەرەوە نەبوون بەڵام ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر بتەوێ ڕنگدانەوەی لەسەر ژیانی هەموو مرۆڤایی تا ڕۆژی قیامەت بێ هەیە هەتا ڕۆژی قیامەت هەچی ئەو وەسائلانی کە تۆ پێویستی پێیەتی ئەتوانی لە ژیانی پێغەمبەری خوا هەڵیەنجیت ئێمە دەست و پەنجەمان لەگەڵ ئەو وەسائلەیان نەرم نەکردووە بۆیە پێ دەڵێم تۆ ئەگەر ئێستا بڕۆی بۆ شوێنی تایبەتی خۆت بە پێ ئەچیت یا بە وڵاخەچی یا بە سیاراچی بە سیاراچی سیارە ئایا زەمەنی بۆ تۆ کورد نەکردوێتەوە دەیکاکە خەڵکیش تااقەتیشتی زۆری نەماوە خەڵک تااقەتیشتی متەوەری نەماوە خەڵک پەیامێکی ئەوێ لە مەجای 10 دقەیە زۆریشە 10 دقەیە بیگەێنی زیاتر تااقەتی نییە ئەنجا ئێمە قسەوان بۆ گەنج پێ نییە قسەمان بەس بۆ پیر پێ پیریش تەواو ئەو خەڵکەی تۆ ئەگەر بتەوێ قسەت بۆ خەڵکی ناو بەس ناو مزگەوت بێ مزگەوت بەسێتی بەڵام تۆ ئەگەر قسەت بۆ دەرەوەی خۆت بێ ماوتە تۆ پێویستە کات لە جیاتی وەکو ئیشارەتت پێکرد دانیشی تو بڵێ بێ خەڵک جۆم لێ بگرێ بڕۆ ناو خەڵکەوە بڕۆ ناو جەماوەرەوە با خەڵک قسەت لەگەڵا بکە ینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دانیشتووە خەڵک هاتووە بۆ لای بەڵام ئەویش چۆ بە لای خەڵک یعنی گەنجێک دێ بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەڵێ ئەمەوێ زینا بکەم هەم وەسایلانە لە ناو ئەنتەرنێت و ئێستا فەیسبووکە زۆرە ئەم پرسیارانە کە بێوەڵامن زۆرە دەی تۆ ئەگەر لەوێیان نەبیت خەڵکی تر فەراغی بپڕەکاتەوە مەلا نازانم قاتل و مەلا نازانم چێ و مەلا فیساد بابەتەکە تۆزێک ئەس تەرکیز بکەینەوە سەر بابەتی سۆسیال میدیا سە بمانێنەوە تۆڕەکانی ئینتەرنێت ئەپلیکیشنەکان لەو شوێنانی ڤیدۆدا بەزێ لە یوتیوب و هەموو ئەیرانی تر شارەزایی زانایانی ئاینی بانخوازێک بەڕێزت بە نمونە باسی ناوی کەسی تر نێنین بۆ نمونە هەمویان سیستەمێکی تایبەت بخۆیان هەیە بۆنە لە ئینستاگرام ڤیدۆ 59 سانیە زیاتر ناتوانانی دابەزێنی لە تیکتۆک شارەزاییم نییە من پێم وابێ هەر هەمان سیستەمە نازانم تیکتۆک ڕێژەی ینی ئێمەش دواکەوتین تۆ زیاترە شارەزایەکی ئێمە بە معلوماتان بە عام ئێمە ئیسلامی ینی هەر داعیەکە کەم هەمووی داعیە بە عام ئێمە ئیسلامی دەست و پەنجەمە لەگەڵ ئەم بابەتانە نەرم نەکردو دواکەوتوین بەسەراحەتەن مامۆستا ینی پرسیارەکە ئەمەیە کە تۆ فراغەکەت بەجێهێشت خەڵکی تر وەک باسکرد بۆی پڕکاتەوە چەندێک گرینگە مامۆستا کاتێک کە وتارێکە یاد یا خۆت بەیانێک پامێکەدات کە بتوانێت ئەوەندە ڕێجێگەی کاتۆ بوونە ئەمە هەر بە کەڵکی ناو تیکتۆک بێت کورتی پەیام و ئەمانە یانێ من نازانم بانخوازانی ئەمە چوونەتە خولێکەوە فێری سۆسیال میدیا ئینتەرنێت من دەیان هەزار دکتۆرامانەیە لە شەریعە لە بوارەکانی تەکنۆلۆژیا ڕۆژشارەزان خۆ مەرج نییە ئینسان مالا یودری کول و لا یترک جلو مەرج نییە تۆ خۆت بتوانی بڵێ کاکە من هەموو ئەو وەسایلانە کە ئەتوانم لێی شارەزا بم بەڵام منی داعی منی بانخواست پێویستە کات ئەو خەڵکی کە لە دەور و پشت مایە ئەزانێ قسەکانم تاسیری هەیە پێویستەکە ئەو بڵێ وەرە بە ئەمانە بکەین نەک منیش بڵێ مەڵە کاکە نا
حاڵی عرضم بوویت یعنی نەک هەر ئەو وەسایلانە وەسایلی هیچ وەسایلی ئینتەرنێت و وەسایلی ئەم بابەتانی کە بێتە سوسیال میدیا ئەوەندە ئێستا ینی تەئسیراتی ئەوەنە فراوان بە حەقا هەمووی قسەی لەسەرکەین هەمووی فێربین ئەم وەسایلانە بە تەئکید وایە ئێمە ئەبێ فێری ئەو وتارە بین کە وتارێکی کورد هەرچەند پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پەیامەکانی زۆر کورد بوون وەکو شار هەر بەسەری سەفا وتی من ئاگادارکەرەوەیەکم بۆ ئێوە لە بینی من سزا لە بین دەستی من سزا و عەزابێکی هەیە ئاگادارتانەکەم خۆت ئەو پەیامە یعنی گەستێرێکی لە چاو قسەی ئێستاە پەیامێکی زۆر کورتە بۆیە من قەناعەتم وایە یەکەم خەڵکی داعی با زۆر دەرنەکەوێت دوو پەیامەکانی ئەگەر هەو با زۆر کورت بێ کورت کە کورد بوو خەڵی گوێی لێگرێ سێ با بچینەوە ئەم بەشانەی تریشەوە نەک ئەو بچین ناو خەڵکیشەوە چکە بە حەقەت غیزای ڕۆحی ئەو خەڵکە لای تۆیە تۆ نەبیت خەڵکی تر ئەو فەراغی بپڕکاتوانێن بە حەقەت منی ئەڵەم و فەراغە هەیە ئەو بۆشایە هەیە پێویستەکە ئەو بۆشایش پڕکەینەوە ئەگەر بژڵین جائیز نییە یان حرامە نەخێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر وەسائلێکی هاتوێتە بەردەست زانی بێتی پێویستەکە بۆ بانخوازی بەکارهێناوە ئەگەر شعریش بێ زۆر جار قسەیەک دەڵێن خەڵکیش هەرەوەندە ئیسلامی ئەوێت واتە تا چەندە ئەگەر بە ڕێژەش بێ بەرپرسیارەتیەکە لەوەی کە پەیامەکە لە سەردەمیانە وەک خۆی ناگات بەشێکی ڕەنگە خەڵک بێت و لە بەرامبەریشدا ڕەنگە دەیان مەکینەی عەلامی بەهێز دژی پەیامەکەی تۆ وەستا بن و کار بکەن من ئەو قسەیە قەت بەڕاز نازانم خەڵک تۆی ناوێ بۆ ستایلە تۆی ناوێ ئەجنا ئیسلامیەوێت بانم قسەی حاڵی بین و با دووبارە شیکەمەوە خەڵک تۆی نایە بەو ستایلە بەم شێوازە تۆی ناوێ تۆ هەزار جار هاوارەکەی ئەڵێ حاڵەیە حسابێ بەڵام کردەوەکانت وەکو کردەوەی قسەکانت نییە شێوازی مامەڵەکە دوکو شێوازی قسەکانت نییە تۆی ناوێ با ئینسان خۆی بگۆڕێ نەخێر منی ناوێ منی موسڵمان و ئیسلامی ناوێ نەک ئیسلام ئەیجنا ئەگەر من بتوانم بچمە ناو خەڵکەوە بەو شێوازی کە ئەو خۆی حەزی لێتی و قەناعەتی وایە دڵنیا بە تۆ شێوێ ئەنجا بەڕاستی وەسائلەکان نەتائیج کەی لەسەر تۆیە کەی نەتیجە لەسەر تۆی کەی خوا نەتیجە لە تۆ ویستووە ئیش و کاری لە تۆ ویستووە کاری لە تۆ ویستووە بەڵام دڵنیابە خوای گەورە فەرمووە ئوخرا تحبونها نصر من الله وفتح قریب بەشر المؤمنین بەڵام مامۆستا سەرنجت لەسەرم بابەتەشە زۆر جار یانی لەناو کەوانەیەک مامۆستایانی ئاینی بانخوازان لە مێژوو هەتاوەکو ئەمڕۆژ لە ڕێزی پێشەوە بوون لە شۆڕژ لە خەبات لە قوربانی لە مەینەت و موسیبەت لەناو کەوانەیەک بەشێک لە مامۆستایانی ئاینی بەشێک لە بانخوازان یانی توانم بڵێم تەخەی کە دیاردەیەکی باوە لە ژیانێکی زۆر ڕەفاهێتاژین دەبینی ڕۆژانە بە جلوبەرگەوە گران بەهاوە بۆ ئۆتۆمۆبیلی گولە نەبڕەوە لەگەڵ سەرزل و ملپانی ئەم وڵاتە ژێر و ژوور یعنی تیرەمەوا لێ منێکی گەنج ناکات کە بڵێم فڵان کەس خۆی واژی و بانخوازی برا منی نووسم ئەوەیە قسەکانم کە ئەیکەم مخالیفی قەولە عەمەلەکانمە من کوابێ منی ناوێ نەک ئیسلام بەڵام ئەوە ژوا ناکات و لە ئیسلام دوورکەونەوە با پێویستەکە بەڕاستی ئێمە لەم سەردەمەی ژیانی خۆمانە ئەرکێکمان لەسرە واجبێکمان لەسرە هەر هەمومان تاوانباری نێستا بە معنای کەلیمە تاوانباری نەماتوانیوە ئەو حەقەی کە هەیە بیگەێنین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاخە تۆ سەیرکە 23 ساڵ دوای 23 ساڵەکە کە پەیامەکەی تەواو بوو لە حەجەت الوداع 120,000 کرد بە شایەت کە هەمووی گەیانووە تۆ چیت کرد تۆ دراوسەکەی خۆتت گەیشتە ئەو قەنەعەتەی کە شایەتی بۆ بدا کە تۆ ئەو حەقت گەیانووە ئێمە کێشەکەمان ئەمەیە بەس قساکەین ئیتر خۆ نایچنینەوە بەڵێ ئێمەی ئیسلامیش احتیمالەکە زۆرمان کردبێ خزمەتی خەڵکمان زۆر کردبێ بەدەم خەڵکەوە زۆر هاتبین بەڵام نەماتوانێت بیچنینەوە خۆ چنینەوە چییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوو بەیعەی عەقەبەی دانا بەیعەی عەقەبەی یەکەم لەگەڵ بەیعەی عەقەبەی دووەم لە نەتیجەیە مەدینە دروست بوو تۆ چیت کرد یعنی کە ئێمەی ئینسان ئێمەی موسڵمان بەس خەریکی قسەین بەس خەریکی بەحسابی خۆمان هەندێک ئاکارین دوای لە نەتیجەکە هەرەوە دەرەچێت چکە تۆ نەچنینەوەت نەشێوازی کار دووکۆنێک کە خۆ پێغەمبەری خوا زۆر باشە مامۆستا لە بەرامبەر ئەو شەپۆ لە پیسەی کە هەیە دژی بنەمە جوانەکانی ئاینی ئیسلام دژی ئەو کارە بانخوازی پیرۆزی کە تۆ دەیکەی توانیویەتی بانخوازی ئێمە بەگشتی هاوشانی ئەمە بوەستێ کە گەنجەکانی ئێمە و کە کۆمەڵگەی ئێمە بەلا ڕێدابە نەخێر برای ئەو کارەکەی بۆچی ئەگەڕێتەوە چونکە ئەوان دامی مادی باشیان هەیە ئایا پەیامی بانخوازی پێوەستە بە مادەوە قەنەعەتە براین
بەشێکی مادەیە بەڵام بۆ نمونەکو شارت بکرد ئەو وسایلی ئەعلامیانی کە هەیە هەر لە فەیسبوک و ئینستاگرام و تیکتۆک و نازانم ئەم بابەتانی کە هەیە واتساب و چی چەند توانیوتە من ناڵم قسە بکەیت چۆن توانیوتە بچیتە ناو ئەو بابەتانە و بڵێ کاکە ئەری زەحمە نەوێ پرسیارتان چیە من چی بکەم باشە چۆن کەم چاکە کە پێغەمبەری خوا وای کردو عەلەیهی سەڵات وسەلام ئێمە هەر بابەتێک دێتە پێش ئێستا مەسەلەی تەمسیل کە بابەتێکی زۆر گرنگە حاڵەتێکە کاکە خەڵک زۆر تااقەتی ئەوە نییە بخوێنێتەوە حەزی لێتی ببینێ وای لێ هاتوویتر جارێ هەر ئێستا ینی هەر ئۆڵی دەفعوتیان کاکە حەد نابێ هەرچی تەمسیلات هەیە جایز نییە و حرامە ئێستا کورتیان کردو هێواشیان کردو وڵا کاکە ئەگەر ئەمەی تیا بێت و ئەوەی تیا بێت و ئەوەی تیا بێت جایزە من پێ دەڵم ئێمەی خەڵکی موسڵمان معدل شەڕمان لەگەڵ شتە تازەکانە بە بەردەوامی شەڕمان لەگەڵ ئەو بابەتە تازانەیە هەرچەند ئیسلام وای نەوت و عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ شتی تازەی هێنایە پێشەوانێ وتی وەڵا زۆر چاک عادی با بەکاری بێنم بەس ئێمە شتی تازە دێتە پێشەوانێ کە توانی بەکاری بێنین خەڵکی باریعمانەیە خەڵکی بەتوانامان هەیە ئێمە بەکاری ناین ئەنجا کاکە خۆ ئیسلام هەر بۆ نییە هەر بۆ ئەو خەڵکە نییە کە لەواتێ حەزی لێ بێ 100% هەر قورئان بخوێنێت و دی کاکە خەڵکێکی ممەسیل دێتە پێش و چی لێکەی خەڵکێک کە حەزی لێیەتی لە مەسائلی هونەرا ئیشکات چی لێکەی وەلا یعنی کاکە نیوەی مجتەمەع دۆلانە بۆیە تۆ ئەبێ بزانیم ئیسلامە بۆ هەموو مجتەمەعێکە بۆ هەموو چینێکە بۆ هەموو خەڵکێکە ئەبیتە ڕەحمەت و مەعەڵسەناکە ئیلا ڕەحمەتن ماوەستا ڕێگا ئاماژەت بە لە چارەسەرا تەشخیسەکە زۆر میمە چارەسەرەکەی ئاسانە گرفتەکە بدۆزیتەوە پێم وایە بێ ئاماژەت بە خاڵێکی زۆر گرنگت بەجددی هەست بەوە دەکرێت ئێمەی موسڵمان و موسڵمان نەک ئیسلامەکە هەر شتێکی نوێ کە دێ یەکسەر نیشانێکی پرسیار حرامە خراپە دژی ئەوەسین تا نانەت لەو لە عیلاجە پزیشکیەکانی ژیانی بەداخەوەڵێ ئەوەندەی تاکی مسلمان دژی وەرگرتنی پێکوتێ و عیلاج و کۆمەڵێک بابەتی زانستی لە کاتێکە کە زۆر زۆر ئاساییە و زۆر زۆریش باشە بۆ ئەماوە پەروەردەکەمان وایە یەک دوو وەکو پێم وتی قاڵبێکمان بۆ خۆمان دروست کردووە نامانەوە قاڵبە بشکێنی دەی وەڵڵا هەتا ئەو قاڵبە نەشکێنین نەتیجەکەش هەروەها بێ قاڵبێکی سەیر و سەمەرە بابە وەڵڵا ئێمە ئەبێ بچینە ناو خەڵکەوە بە قورئان ئەگەر ئەم ڕیشە بەم شێوازە خەڵک قبوڵی بێ جۆم لێ بگرێ باشە بە شێوازێکی تر بێ بڵم باشە بەسەر چاو چکە بە حەقەت ئەبێ خەڵک گوێ لێ بگرێ بتوانێ خەڵک وها بزانی لەگەڵ معاناتی ئەوەندەی کە وەکو پێشم وتی ئەوەندەی کە تۆ پێویستە کات هاوکاری خەڵک بی بەدەم خەڵکەوە بی لە خزمەتی خەڵکا بی ئەوەنە خەڵک گوێی تاقی لێنێت قسە لە تۆ ببیستی و قسە لە تۆ وەرگێ ئەوەنەی خەڵک حەزەکە گوێی لێ بگری خەڵک تااقەتی نییە و گوێ لێ بگرێ ئێمە هەر ئەو قاڵبەمان وەرگرتووە قاڵبێکمان وەرگرتووە بەعام مامۆستایە قاڵبەکەی من ناڵێم لەگەڵ ڕێعایەتی ئەدەب لەگەڵ ڕێعایەتی کۆمەڵی بابەت یعنی سە خۆمان بە قاڵبێکی جلوبەرگەوە دەقگرتووە خۆ جلوبەرگە بڵێ شتێکی معقول و زۆر چاکە لەبەری کە ڕێزی لێ بگیرێ بەڵام خۆجاری وای هەندێک جلوبەرگی ناتوانین بەو جلوبەرگە ناتوانین بچێ ناو هەندێک شوێنەوە هەر لەواشی لە ڕوویان نەیە قسەت بەرابەر بکەن بۆیە ئیسان ئەم قاڵبانە ئەم دەقانە زۆر جار هەیە دەقی 100% نین بڵێ وڵای ئەمە ئیتر ئەگەر من وانەکەم حرام ئەگەر وانەکەم لە دین دەرچوو وەڵڵا ئەوانەی کە حرامن زۆر کەمن کە نابێت دەستی بۆ بەری ئەوانەی کە ئینسان ئەتوانێت دەستی بۆ بەرێ زۆر زۆرە بەڵام ئێمە هەمومان ئەمەی کە حرامە زۆرمان کردووە ئەوەی کە حەڵاڵە و ئەتوانین دەستی بۆ بەرین زۆر شکۆلەمان کردوێتەوە ئەوە ئەسلی قەسێکەیە کێشەکەش ئەوەیە هەر کەسێکیش بێوێ مجتەمع چاکات مجتەمع ڕاستکات باسیری پێغەمبەری خوا بکات عەلەیهی سەڵات وسەلام زۆر سپاس ساجان بەم مەسافەکەما ئەتوانین هەرەو نەبڵێنی جنا خەڵک با بچێ سیرکە بگەڕێ با بە ئەم بابەتانە وەڵا هیچی حرام نین هەمووی وەسائل و هۆکارن بۆی کە ئینسان بەشێکی ماوەستا خۆی کردوتە بانخواز لە ئەسڵا بانخواز نییە چونکە بەڕاستی هەندێک کاری بانخوازی بە هەموو کەسیش ناکرێت ڕاستە من دەبێت لای خۆمەوە بە ڕەفتار و بە کردارەکانم بیستەلمێنم کە کەسێکم لە ناوبەرگێکی موسڵمان بە ڕەوشتێکی جوانەوە بەڵام هەندێک خەڵکیش خۆیان هەڵواسیەوە بەکاری بانخوازیەوە لە بانخواز ناچن وەسایلی دنیای تیا ینی بە حەقەت خۆشە ئینسان پێگەیەکی مهمی بۆ دروست بێ مامۆستا فڵان کەس کات فڵان کەس ئەمە خۆشان پێگەیەکە یەکێکە لە هۆکارەکانی کە ئینسانە بێتەوەی کە نەتوانێت بچێت ناو کۆمەڵگە سپاس دەکەین بەڵا عزیزان ناوبڕێکی کورت وەردەگرین لە پاش ناوبڕەکە پێتان دەگەینەوە بڕگەوابەتەکانی دیکەتان پێشکەش دەکەین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لە شاری زاخۆی دەلال هاونیشتیمانیەک لەوێ ماوەی 27 ساڵە چای ئەفرۆشێت. هاوکارمان ئەمجد چۆتە لای ڤیتێکی لەگەڵ ئامادە کردووە با بزانیت بۆ ماوەی 27 ساڵە لەوێ کە چا ئەفرۆشێ چۆنی لێگوزەراوە. نوێ من ڕەمەزان سەلیم دایک بووی ساڵ 1981 دەڤەرە زاخۆ. ساڵ 1994 مەدەست ئەوێتیا کاری چایش بچیکیە خوا 12-13 ساڵی مەدەست ئەوێتیا کاری چای ئەس کێرەگرتی بیم وێرە چایخانێ ئەس کێرەگرتیە خوا وەک عامل الوێرە هێدی مازم بیم و ئەس ڕۆژ بۆ ڕۆژێ من بەردەوامی دا کاری خوا حتا ئەس تێدا ڕەهوان بیم و زیرەک بیم و فێر بیم ئەس هەموو مۆمەلڤێرێ و وێگاوێژ ئەس یە بیمە خودانێ ویشولی. گەلە جار چیرۆک ئاوسترانا و سەرهاتیا و جواتا بەحسێ فلان کەسی و ئان چیرۆکەدا بەحسێ فلان کەس سەرکردە بی ئان ڕئیس عەشیر بی ئان ئاغاوات بی ئان پێشمەرگێ دێرین بی من دوێ ئەس ڤا مرۆڤا ببینم ئەس گەلە حەجێت کەم من دوێت ئەس ڤا مرۆڤا خوا ڤەحەوینم ساخینیا خوا گەلوان من ئەو نەدیتن vêjamê vîya ez wênê wan kom kim min gelek vîya ez xwe nêzîkî van mirova bikim pirêka wêneyî gelekê nêzîkî me bîn û ez ji gelekê nêzîkî wan mîm rojane ez ê navwan da heç kul def min sax û em pêk ve gelek cara alem çîrokê wa bo min dibêjit û ez bû xelkekê dibêjim û yanî ya wek tu bêjî vêrê wek dezgehekê roşenbîriyê lê hatî ne wek çayxane. اف وینت هنه یه هر چهار پارچه کردستانی نب تایباتی دورامه یا زاخو کمکن آوانینا راستی گل زحمته چکی برزنه اف مروول کیونل دف کنه مالتوانا گلک خوانینن از دیوت چم حتاس پیدات که مالتوان تنن ویر اف وینتش کی وینایه نه تشتکه دجدر وی ولاتی کابو من فلان تشتی بینه اوا پارته اوا تشتکه برزه حتی هم دیوت چند دف کیل کی و وکی امت اینجی که آیا اف مروول او نه او تاریخ های وفات او میلاد او یعنی وک دایره نفوسیه یعنی گله جامن وینه که اینا دی صحت که نه او زحمت ما به بریشش هیوامی دیو چوین حتی ما اینا درکت نه او ایبانی لازمه او بد نه همش بر خاطر بيجي اول فلان کسه
خلي قصطافيرت كتن جبار دوسيت اشترا يعني ايك جبار ويني تين ساعات كان فما قيلا وفون بنامالا تشكي اف بنامالت هني حمي من الجهه كيكون كرين يعني تو شيء بيجي حاج كنتو رابي كومبينا كو رئيس عشائر تشكي همي الويري اوماده كي بيجا افاجك من همي الويري اوماده كرين خلك تيتن بر بيناريا وينت خواهد بينت هندك جبار كاسوتيت يعني كاسوتيا متين اون فيت ام تعامل او دي وجبار تشايتين وجبار شوليتينو يعني تو شيء بيجي روشك افيا داي نبس شيخانه يا داي زاخو يعني خلك تين دش در و میشن شیخانه رسما شیخانه و اینا گله کیفا خلقی پیتت دووبارە سڵاتان لێ بێت کازستان بیرێک بکەنەوە کاتێک لە ناو ئۆتۆمبیلێک داین لە ناو شەقامەکانی شار کاتێکە ئەگەر ببینین ئۆتۆمبیلێکی پشتەوەمان هۆڕینێکمان بۆ لێ دەدا یا بە جۆرە لە جۆرەکان دەستێکمان لێ ڕادەوەشێنێ سێر دەکەی شۆفێرەکەی تەنیشتی ئێمە زۆر بە تووڕێیەوە زۆر جار جنێویش دەدا واتە لە شەر شەقامەکان سەبرمان بەرامبەر یەکتر نەماوە زۆر جار دەڵێن ئەوە تەکسیە لێ گەڕێیتی ئارامی لێ بڕاوە دەبێ بڕوە واتە هەمیشە تووڕین هەمیشە تووڕین یا زۆر جار دەویستین فلانە کەس براکەی کوشت فلان کەس خەسووی خۆی کوشت ژنەکەی خۆی کوشت مناڵەکەی خۆی کوشت ڕەنگە لەبەر کێشەیەکی کۆمەڵایەتی سادەش بوو بێ بەڵام لەبەرەوەی چەک لەبەردەستە یەکسەر پەنای بۆ دەبات و گەورەترین توندوتیژی ئەنجام دەدات با بزانین هەموو ئەم تووڕێی و ئەم نالەباریەی کە لە مرۆڤەوە سەرچاوە دەگرێت سەرچاوەکەی بۆچی ئەگەڕێتەوە کە مرۆڤ دەیکات و ڕەنگە هەندێک ڕای پێچەوانەش هەبێ کاتێکە خۆمان بەراورد بە خەڵکی دیکە لە وڵاتانی دیکە بکەین بڵین هێشتا میلەتێکی ئارام و لەسەر خۆین لەبەرەوەی کە ڕەنگە بە تەنگەژەیەکی زۆری نارامیدا تێپەڕ بووبین لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هەژار معروف پزیشکی پسپۆڕی دەرونیمان کردو دکتۆری جان بەخێر بێت دکتۆر هەژار بەخێر بێت دکتۆر ئەو نمونەیە کە لە بازار لە ناو تەکسیە وەڕێنێکی بۆ لێ دەدەن دنیای جنێو دەدا تووڕێیە سیر دەکەی کابرا بە بەسیترین شەدی یەکسەر دەمانچەکەی دەرەکا و لەسەر فولایتێک سیر دەکەی کابرا دەکوژێ بەسەر یادەچێت لەسەر قسەیەکی بەسیت شەڕ دروستە بێ و دوو عەشیرەت پێکەوە چەندین کەس لە بینیانە دەکوژرێت هێشتا پێم وایە تۆ پێت وایە ئێمە جیاوازین لە خەڵکی تر تووڕێیمان نەگەشتوێتەوەی کە بڵین خراپین ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە کە بەم شێوازە تووڕەبوونە کاردانەوەکی ئەمەندە قورس بێت بابچینەوە بە لایەنی کۆمەڵایەتی و لایەنی سیاسی هەر با لەو نمونەی تۆ بمێنینەوە ئەین تۆ لەو بڕایە ئەگەر بەڕێوەبەرایەتیەکی هاتوچۆی مەزبوط هەبێ کە ڕێز لە بڕیارەکانی بژیرێ ئەوەی کە پێی ئەڵێن سزا ئەو وەرەقەی سزایە کە بۆ دانن لە شوێنێکا کە پارکەکەی احترامی بژیرێ و بە شێوەیەکی یەکسان لەگەڵ ئەو خەڵکەی کە بڵین سەرپێچی یاسای هاتوچۆکە بە شێوەیەکی یەکسان لەگەڵیانە هاتوچۆ بکرێ دڵنیابە یعنی بەو شێوەیە ئەو کەسە ئاوا هۆڕن لێ نایە و سەر دەرناهێنێ یعنی جنێ و قسەی ناشرین بکە کەوا بوو بەشێکی بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ سیستەمی حکم من جارێک هەربا لەو نمونیا بێنەوە یەکێک لە دڵسۆزترین بڕوا بکەن دڵسۆزترین پۆلیسەکانی هاتوچۆ لە بەردەمی ڕاوەستا بووم لەسەر جادە ئاوا سرم دەرهێنا چکە ئەم ناسی کە زۆر جارە ئەمە زۆر دڵسۆزە وتم بەڕاستی تۆ جێگەی شانازی ئیشەکە زۆر جوانەکەی تکایە کە سەرپێچیمان کرد ئەو سزایە چییە بەسەرمانە بۆ خاتر و خۆتر مەگرە بڕاو کە زای تا من بە قەناعەتەوەم پێ دەزای وتی چی وتی نەوەڵا کاکە خۆ من تۆ ناناسم بەڵام تۆ سزا بم لەبەرەوەی تۆ مەسئول نیت یا کوڕە مەسئول نیت یا دەسەڵاتدار نیت بەڵام ئەو کەسەی کە کوڕە مەسئولە و مەسئولە و دەسەڵاتدارە سزای لەوەی تۆش خراپتر بە و من نەتوانم سزای بم کەوابووی تۆش نایم وەڵا ئەی قسەیەکی زۆر ئەمە قسەیەکی بەڕاستی بواتای زۆرە لەبەر ئەوە ڕێزگرتنی یاسا و ڕێزگرتنی ڕێنمایەکان بە شێوەیەکی یەکسانی بۆ هەموو هاوڵاتیەکی ئەم کوردستانە ئەمە خۆی لە خۆیان کێشەیەکی بەشێکی کێشەکە بەشێکی گرنگی کێشەکە چارەسەرەکە جگەلەوە بەڕاستی ئەنی ئینسان بڵێن
ئەوەی کە پێی ئەڵێن توندوتیژی جاری وا هەیە کەسەکە خۆی هەرکە لە ماڵەوە یەتە دەرێ ئیتر ئایا ئەچێ سواری سیارە ئەبێ ئایا ئەچێتە سەر ئیش ئایا لە ڕیزێکا ڕاوەستاوە موچە وەرگێ لە ڕیزێکی درێژە ڕاوەستاوە موچە وەرگێ خۆی پێش ئەوەی بێتە دەرەوە لە ماڵەوە گرژە تووڕێ کێشەیەکی هەیە یا چەند کێشەیەکی هەیە ئیتر لەگەڵ ژن و مناڵایە کێشەی ئابووری هەیە گرژە خۆی گرژە کەیەتە دەرێ یعنی با بڵین ئاستی تووڕەیی خۆی مەفروزە ئینسان ئاستی تووڕەیی لە پێشا سفر بێت ئەم سفر نییە کەیەت لە ساسیە کەیەتە دەرەوە لە ساسیە اینجا یەک لە ڕیزەکە ڕاوەستاوە بە شێوەیەکی جوان کۆمەڵێک گێنە پێشی بە هەوەس و بە تووڕەی و چەکیان پێ چەکیان پێنی هەرچیەکن یەنە پێشێوە ئەم خۆی لە ئەساسە گرژ و تووڕێ ئەمیش یێتە پێشی لەبەرەوە هیچ بەلاتەوە سیر نەبێت کە بنەڕێنێ بە سەریانە یایە خەیان بگرێ بڵێت بۆچی ئەوە ئەکەن چونکە ناحەقیان لەگەڵا کردووە لەبەرەوە یعنی هەست ینی تووڕەیی وە گرژی و ئەگەر بڵین کۆنتترۆل نەکرێ بەرەوچی ئەڕوا بەرەو توندوتیژی ئەڕوا بەرەو دەستدرێژی ئەڕوا بەرەو ئەوە ئەڕوا کە شەڕ بقەومێ لەبەر ئەوە زۆر گرنگە کە ئینسان بتوانێت کۆنتترۆلی ئەو تووڕەیی ئەو شعورەی کە ئیزعاج کراوە کە بە ناحەق لەگەڵیا جوڵاونەتەوە ئەو شعورە هەوڵ بە نێڵێ لە ئاسی خۆی دەرچێەوە ببێ بەچی ببێ بە دەزۆشان و دەستدرێژی کرد کاک دکتۆر کەواتە هەڵسەنگانی بەڕێزت بۆ لایانی دەرونی هاونیشتمانیانی کورد بەدەر لەو پاشخانە مێژویە پڕ لە مەینەتە بەسەریاتۆ لەو بارەدۆخی ئێستاشا توانین بڵێن هێشتا دەرونێکی بێزمانەیە ئەگەر جیلێکی ترونەتەوەیەکی تر لەم ئاستی کوردستانە وایە ئەم دە بەرگەی دەگریان ڕەتفێری خراپتر دەبوو بەڕێزان یعنی من خۆم دیومە لە وڵاتی ئەڵمانیا ژیاوم یعنی ئەو وڵاتە کە چەند هاوڵاتەکان چەند ڕێزی یاسا ئەگرن بڕاتان بێ لەسەر ئۆتۆبان ئەو جادە پانە گەورەیە سەرنجم ماوە کە پێشەوەی پۆلیس دەرکەوێ هەندێک گەنج و هەڵە شەوانەش هەیە لە هەموو شوێنێک یا هەندێک کەس حەزەکە چۆنەڵی خێرا لێ خوڕێ سیارەی چاکی پێ زۆر خێرا لێ خوڕن زۆریان کە لەگەڵ سەرنجماوە کە لەگەڵ سیاری پۆلیس دەرکەوتووە پێیان لە بەنزین بەرز کردوێتەوە بۆچی چونکە ئەمە هەر ترسیش نییە ترس لەوەی کە تۆ یعنی لە حەدی خۆ زیاتر لێ خوڕی خێرایەکە و لەم شوێنە جگەرەوە ڕێزی یاسا و ئەوانش کەوا بوو بەڕاستی من ئینسانی کورد بە هیچ جۆرێ وای نابینم کە بڵێ ئینسانی کورد گرشتر و تووڕەتر و ئەوانەیە لە ئینسانی میلەتێکی تر بە پێچەوانەوە یعنی ئینسانی کورد لە ڕاستیە تەحملی زۆرە و کارەساتیشی زۆر بینیوە و ئەتوانم بڵێم بە بەراورد بە زۆر میلەتی ترا ئێمە هێشتا باشین و بە دڵنیاییەوە ئەو ڕووداوە جەرگبڕانەی کە ئیشارەتان پێکرد ئەوەش ئەتوانم بڵێم هەر ئەچێتەوە سەر سیستمی حکم ئەوانەی کە لە سەری سەرەوە بۆ خوارەوە حکمی ئێماکەن بۆ نمونە دیاردەی چەکەڵگرتن یعنی ئێستا بەڕاستی بڕۆ ئێستا هەر لە کوردستانە لە زۆر بازاڕای ئەتیادی دوکانی چەک فرۆشتن هەیە دەمانچە فرۆشتن نارنجۆک فرۆشتن چۆن شتی وایە بێ لەبەر ئەوە ئەمەش هەر یەخەی دەسەڵات ئەگرێتەوە ئەمە ئەم هەموو چەکەمان بۆ چییە؟ ئێستا یعنی کەم ماڵ هەیە چەکیتیانە بێ کاکە ئەوەی کە پێڵێن بڵێن لە ئاسی عێراقی شاوایە ئەوەی کە پێڵێن چەکی بێ کۆنتترۆل سلاح المنفەلیت یعنی کە باسیەکەن لەبەر ئەوە ئەم شتانە زۆرتر ئەتوانم بڵێم پەیوەندی بە سیستمی حکومەوە هەیە پەیوەندی بە یاساکانەوە هەیە پەیوەندی بە ئەوەی کە پێڵێن یەکسانی پەیوەندی بە دادپەروەریەوە هەیە یعنی ئێستا کەسێک چۆن یعنی ئێستا تۆ بهێنە لە پێشاوە تۆ دەرچووی کۆلیجی ددانی دەرچووی کۆلیجی دەرمانسازی دەرچووی هەر کۆلیجێکی یعنی دڵێکە خۆش ئەڵەی بەشکم دامەزرانە هەبێ ئەم 16 ساڵ خوێندومە ئێ باشە بە بەرچاو تۆ هین وەرناگرن بە هیچ جۆرە هیچ شوێنێک لەبەرەوەی واستەیەکی بەهێز نییە دانامەزری لە هیچ دەستگا و دایرێکی حکومەتە بەڵام بە بەرچاوتەوە ئەوەی کە لەگەڵ تۆ خوێنێتی و لەوانەیە نمرەشی لە تۆ زۆر کەمتر بوو بێ لەوانەیە بە واستە دەرچوو بێ سیرەکەی بە واستەیەکی گەورە دائەمەزرێ ئێ باشە یعنی
ئەم کەسەی کە دانەمەزراوە و ئێستا بێ ئیشە و ئەو هەموو ساڵە خوێنێتی نمرەشی زۆر باش بووە ینی تۆ توانی چاوەڕێی چی لێکە بێگومان گرژە بێ بێگومان بێزارە بێ بێگومان لە ساتێکە بۆی هەیە لە شوێنێکە تووڕەش بێ بۆی هەیە بچێتە سەر جادە خۆپیشاندان بکە پڕ بە قورژی هاوارکە بڵێ ئەمە نادات پەروەریە کەوا بوو یەکێ لە هۆکانی توندوتیژی بەڕێی من وە گرژی وە شەڕ و ئەوانە مەسلەی نادات پەروەریە مەسلەی بێئیشی ئەمانە هەموو کارەکاتە سەر دەرونی ئینسان وای لەیەکە هەرچەنە خۆی کەسێکی یعنی ئاشتی خواز بێ ناتوندوتیژ بێ بەڵام لە چرکە ساتێکە لە شوێنێکە لە هەڵوێستێکە ببێ بە توندوتیژ. زۆر باشە کاکتۆر ئەمە تا چەندە پرسیارێکی دروستە دەڵێن تۆ بەچی تووڕە دەبی یاخۆت کە بە تایبەتی گەنجەکان کاتێک لە پرۆسیا و سەرگیریە خۆیان دەناسێنن بە بەرامبەر دەڵێ من لە دنیا ڕقم لەمەیە لەم تەبیعەتەیە لەوەیە واتە لە بەرامبەردا کە ڕقیلەتی تووڕە دەبێبی ئەمە تا چۆندە ڕاستە ئینسان بڵێ خاڵەکانی خۆی بڵێ لەوەی کە تووڕەبوونەکانی لەسەر ئەمەیە واتە گەر ئینسانێک سفر بێت لە تووڕەبووندا دەکرێ ئەم خاڵانە بەڕاستی تووڕەیان بکات خۆی لە ڕاستیا کەس نییە سفر بێت لە تووڕەبوونا و بەڕاستی تووڕەبوون یعنی شعورێکە هەستێکە کە لە هەموو مرۆڤێکی دەروون دروستە هەیە بەڵام چی گرنگە لێرە شێوەی دەربڕینی ئەو تووڕەبوونە و ئەو بێزاریە و ئەوەی کە ئیسعاجیان کردووی ئەو شێوەی دەربڕینە گرنگە هەر با لەو نمونەیە بمێنینەوە یعنی کەسەکە لە ڕاستیا ئەتوانێت بە شێوەیەکی کە دەربڕێ بڵێ من ئەم شتانم پێ ناخۆشە ئەم شتانە گرژ مەکە ئەم شتانە ناڕەحەت مەکە ئەم شتانە بێزار مەکە و غەمبار مەکە بەم شێوەیە ئەتوانێت شتەکە دەرببڕێ و وەکو وتم گرنگ ئەوەیە تۆ ئەو هەستی تووڕەیی و بێزاری و هەڵچوونەی کە هاتە یەکسەر بەبێ بیرکردنەوە دەری نەبڕی چونکە بیرکردنەوە بەڕاستی چۆن ئەڵێی سەییدە گەورەمانە یعنی ئێمە لە کۆتاییە ئەبێ ڕێگە بین بە عەقڵ و بە لۆژیک منطق و بە بیرکردنەوە ڕەفتارەکانمان چۆن ئەڵێی ئیدارە بکە نەک بە هەڵچوونەکانمان نەک بە ئەو هەست و سۆزانەی کە لەو دەقەیە هەمانە ئەنی ئێستا تۆ بەڕاستی ئێستا تۆ ئەگەر بەفر و بارانێکی زۆر بەقوت بێ بەڕاستی هیچ تەنانەت ئەگەر مەگەر چوزانم ئیلا ئیشێکی زۆر زۆر ضروری بەبێ ئەژنا هیچ کەسێکی عاقڵ بەبێ چەتر مەفروض نییە بچێتە دەرێ لە بارانێکی زۆرە لەبەرەوە لە کاتی تووڕەیی زۆرە لە کاتێکا کە تۆ ئەکوڵی و ئەتەوێت چۆنەڵی بتەقیتەوە لە تووڕەیە ئەبێ کۆنتترۆلی خۆ بکەی بۆچی چونکە لەو کاتە بیرکردنەوە و مەنتیقی باش نییە عەقڵی باش ئیش ناکە شتەکان بە ڕوونی نبینی هەر یەک لا ئەبینی هەر خۆت ئەبینی ئەڵێ زوڵمم لێ کراوە و دەستدرێژی کراوەتە سەرم و ئیهانە کراوم و سوکایەتیم پێکراوە لەبەرەوە شێوەی دەربڕینەکە و شێوەیەشی توندوتیژی بەخۆیەوە ئەگرێ کەوا بوو یعنی چی گرنگە خۆی شتێکەیە ئەڵێن ئەگەر کەسێ تووڕێی کردی ئیزعاجی کردی قسەیەکی ناڕوای پێکردی ناحەقیەکی بەرامبەر کردی پێشەوەی وەڵامی بیتەوە و ئەگەر کەسەکە لە خۆت بچووکتر بوو هەتا دە بژمێرە لە دڵی خۆتە هەتا دە بژمێرە اینجا وەڵامەکەی بەرەوە بەبەستی چییە کە تۆ یعنی یەکسەر وەڵامی مێرەوە نابێت ئەبێت تۆزێ چاوەڕێ بکەیت تا دە بژمێرە ئەڵێ ئەگەر لە تەمەنی خۆتا بوو تا 20 بژمێرە زۆرتر ئەڵێ ئەگەر لە خۆت گەورەتر بوو تا 30 بژمێرە اینجا دوایە ئەبێ بە تۆزێک نوکتە ئەڵێ ئەگەر ئەو کەسەی کە تووڕێی کردووی ئەگەر ژن بوو و تۆ پیاو بووی هەر بیژمێرە یعنی هیچ قسە مەکە باشتر چاپمێرەوە شەڕەقەومێ وڵێ ئەگەر ئەو کەسەی کە تووڕە کرابوو و ئەویست قسە بکە ئەڵێ ئەوە پێویست ناگا بیژمێرێ ئەگەر ژن بوو ئەگەر ژنەکە بوو یەکسەر جواب تایاتەوەی تر هیچ ناژمێرێ و ئەژبێ لێی بگری اینجا کەوا بوو بیرکردنەوە زۆر گرنگە و کۆنتترۆلکردنی خۆمان لەو هەڵوێستانە زۆر زۆر گرنگە و ئەگەر ئەمە طبعاً شتێکی ئاسان نییە بەڕاستی ئەگەر کەسێک نەتوانێت خۆی کۆنتترۆلکەوە چەندین ڕووداوی ناخۆشی لێ قسەکەش پێ بڕم بەتەمەتەسیدارە نامێت بێمێدی بڵاوکەینەوە بەڕاستی بەڵام لە کوردستان تۆزێک لەم دیاردێ دروست بووە نەک هەر نایژمێرێ نەک هەر یەکسەر وەڵامیش ناداتەوە یەکسەر هێرش دەکات ینی ئەبینین ئێستاکە زۆر ئامادەین ینی منشم بۆ بازار دانیشتوم تووڕەم 100% خواخوامە یەکێک بڵێ مەسەم پشە و لاوەی تر ناڵێم بۆ یەکسەر
ئەمە ینی کۆنتترۆلکردنی ئەم حاڵەتانە ڕێکارەکان بۆی بەو عسابەت زۆر تووڕێەوە نەچینە دەرەوە. وڵی لە ڕاستیە من وەکووتم پەیوەندی بە زۆر شتەوە هەیە ئەم مەسلەی تونند و تیژی و تووڕێی و شەڕەنگێزیوانە پەیوەندی بە زۆر شتەوە هەیە. من وەکو دکتۆرێکی دەرونیە بە ئیشارەتیش بەوە بم ئەنی هەندێ نەخۆشی دەرونی هەیە هەندێک کەس هەیە بە بێ ئەوەی بەخۆیان بزانن نەخۆشی دەرونیان هەیە و یەکێ لە نیشانە زۆر گرنگەکانی ئەو نەخۆشیە دەرونیە هەڵسوون و تووڕەیی و شەڕەنگێزی و تونند و تیژیە. بۆ نمونە ئێمە حاڵەتێکمان هەیە نەخۆشیێکمان هەیە پێڵێن مانیا یعنی مانیا یەکێکە لەو حاڵەتانی کە بەڕاستی زۆر جار ئەمانە وزەیەکی زۆریان هەیە پێویستیان بە خەونیە خۆیان زۆر بە گەورە مهم ئەزانن گرژن بڕوا بە خۆبوونێکی لە حەدی خۆی زیاتر هەیەە چۆنەڵی فویان لە خۆیان کردو خۆیان زۆر بە مووی مەزان لەبەرەوە هەر کەس ناوێت قسەیان لەگەڵاکە و ئەمانە زۆر جار تووشی شەڕەنگێزیە بن تووشی هەرا بن ئەمانە بێ عیلاجکردن ئەبێ دەوروبەرەکەی پێی بزانم بڵێن بابە ئەمەی تۆ ئەیکەی ئەمە سروشتی نییە ئەمە ئەوە نییە خڵی خەتای حکومەت بێ و خەتای سیستم بێ ئەوانە تۆ خۆت تاوانی لەم مەسەلەیە. نەخۆشی تر هەیە بۆ نمونە کەسێتی دژە کۆمەڵ کەسێتی دژە کۆمەڵ یعنی ئەو کەسانن کە مەراقیان ئەوەیە لە ژیانیانە هەرچی یاسا و نەریتی کۆمەڵایەتی و ئاینی ئەم مجتەماع و ئەو مجتەماعی تیا ئەژین بریناریکەن دزی ئەەکەن جەردەیی ئەەکەن دەستدرێژی جنسی ئەەکەنە سەر خەڵک خراپە ئەەکەن ئەمە کەسێتی دژە کۆمەڵی پێڵن ئەمە ئەبێ بەڕاستی ئەگەر گرتیشیان ئەبێ چارەسەر بکرێ بێ دکتۆری دەرونی بیبینێ شارەزانی دەرونی بیبینێ. یعنی لەم بابەتانە نەخۆشی هەیە کە وەکوتم زۆر کەس پێی نازانێت کە ئەوە یەکێ لە بابەتەکان ئەوە نەخۆشیە بەس ئەوی تریان بەڕاستی یعنی بەگشتی کۆمەڵەکە خۆی ئەم مجتەماع یعنی ئێمە لە قەیرانە ئاژین لە ئەزما ئاژین ڕاستە ئێمە سوپاس بۆ خوا و سوپاس بۆ میلەتەکەمان ماوەیەکی باشە کە ئێمە شکر شەڕی ناوخۆمان نییە لە ڕووی ئاسایشەوە باشین ئەوەتەی بینین یعنی هاوڵاتی عەرەبی عێراق یەک دنیا ئێسش پتر لە 9 ملیۆن لە وڵاتەکەمانە ئەژی ئەمانە هەمووی نیشانەی زۆر چاکە کە ئێمە یعنی بەگشتی بڕوامان بە شەڕ نییە نامانەوێت شەڕ هەبێ بەڵام لە لاکەی ترەوە وەکووتم ئەو نایەکسانی کە ئێستا هەیە لە ڕووی ئابوووریەوە بەتایبەتی یعنی لەلایەکەوە ئێمە بڵین چەند هەزار کەسێکمان هەیە کە فرە ملیۆنێرن ملیاردێرن و لایەکی شەوە سوپایەکی چەند ملیۆنیمان هەیە کە بەڕاستی نەدارن هەژارن بە یارمەتی ئەژین کرێچین بێ ئیشن تۆ پتێو نەتەوێت ئەم سوپا ملیۆنیە یعنی بەڕاستی هەست بە بەوەکان عاقیل لێکراوە لەبەرەوە هیچ بەلاتەوە سیر نەبێت تیانە هەبێت گرژ بێت تیانە هەبێت تووڕە بێ تیانە هەبێ بەرگەی بەسیترین شت نەگرێ بۆچی چونکە وەکوتم ناڕازیە لە ژیانی خۆی ناڕازیە لەو ناداتپەری و نایەکسانی کە هەیە کابوو یەکێ لە هۆکان ئەوەشە یعنی فعلا بەس کاکتۆر کەلتوری کۆمەڵایەتی تا چەندە هۆکارە بۆ چونکە ئێستا ها قسەیەک هەیە لە یێماڵێ خوێن کە شەوی بەسەر هادیتی دەستی لێ بشۆ یعنی ئەمە جۆرێکە لە هاندان لەوەی کە گەر شتێکت بەرامبەر کراوە دەبێت شەوی بەسەرانە لە ڕاستیە ئەوەی کە پێڵێن فەرهەنگ و کەڵچەری عەشایری یعنی یەکێ لەلایەنە بێگوبانەکو هەر فەرهەنگێکی تر لایەنی باشی تایە بەڵام لایەنی خراپی تایە من پێم وایە فەرهەنگی عەشایری لایەنە خراپەکانی زۆرتر لە لایەنە باشەکانی و یەکێ لەو لایەنانە مەسەلەی تۆڵەسەندنە و بەڕاستی تۆڵەسەندن لە ناو کۆمەڵە شەرقیەکانە هەمووی هەیە یعنی کە ئەڵێ تۆڵەی خۆی بکاتەوە ئەو کەسە و ئەوە تەسیری هەیە بێگومان و ئەو کولتوری تۆڵەسەندنە بۆ نمونە لە کۆمەڵی وڵاتە ئەوروپیەکانە نییە بەتایبەتی وەکو بەتایبەتی وڵاتانی سەرەوەی ئەوروپا وڵاتانی ئەسکەندەناڤی و ئەڵمانیا ئەوانە ئەو کولتورە نییە لە ڕاستی یعنی کابرا دەستدرێژی ئەکاتە سەر کابرا ئەڵێ لە دادگایەکتریە بینینەوە لەبەرەوە بەڵێ کولتور تەسیری هەیە یعنی ئێمە لە ناومانە ئێستش ئەو کولتورە هەیە کە ئەڵێ ئەو پیاوەیە یەکسەر حەقی خۆی بسەنێ وەکو تۆ شەویشی بەسەرانەیە هەر یەکسەر بیسەنێ و ئەوە شێوەیەکی زۆر بەڕاستی یعنی مناڵانەی ناشرینی چارەسەرکردنی کێشە لە غیابی یاسایە دکتۆر زۆر جار ئەماکەن ئەگەر ئەگەر من بزانم یاسا مافەکەم وەربگرێتەوە هەرگیز ئەوەش هەیە بێگومان تەسیری هەیە ئەوەش تەسیری هەیە لە لە کاتێکا کە تۆی بینی کابرا بە ئاشکرایەکیشی بە ناحەق کوشتووە بەبێ هیچ هۆیە یعنی خێزانی بکوش یعنی تەحملی ئەوە ناکەن کە بکوژەکەیان
شەوێ لە زیندانە بمێنێتەوە هەفتێ بمێنێتەوە مانگێ بمێنێتەوە دنیا ئەکەن بە واستا ئەکەن زەختەکەنە سەر زوڵم لێکراوەکە کوژراوەکە خێزانی کوژراوەکە ئەبێ سڵحی عەشاری بکەیت تەنانەت ئەگاتە ئەوەی هەڕەشەیان لێەکەن ئەنی وەکو ئەوی بڵێ یەکێکتان کوژراوە هی کەشتان لێ کوژی لەبەر وەرە سڵحەکە بکە و با بە کەفالەت کوڕەکەمان بەرین ئەمە بێگومان ئەگەر یاسا بەڕاستی سەروەر بێ و بۆ هەموو کەسێ سەروەر بێەوە زۆر گرنگە یاسا سەروەر بێ بۆ فەقیر وەژان هەژار من چی لێکم یعنی کابرا یعنی بڵێن مرد مناڵێکی 10-12 ساڵ دزیەکی پشوشی کردووە حاکم بەخۆی و چەکشەکەیەوە 2 ساڵ و 3 ساڵ زیندانی ئەیا بەسەریا بەهام کابرا ئینسانی کوشتووە بە ناحەق بەبێ هیچ وەیەک هەرچەنە لای من ئینسان کوشتن هەر ناحەقە یعنی بە حەق نیە لای من یعنی ئینسان کوشتن هەر ناحەقە ئیتر هەرچی چۆنە بێ چۆنەڵێ وەکو باسی بانان بۆی دەرەچێ و بە کەفالەت بەریێن و ئەکەوێتەوە کەشخاکردن بەسەرەوە خەڵکە. کاک دکتۆر لە پاڵۆ هەموو هۆکارانەی باست کرد کە لە ئیرادی مرۆڤەکانی هاونیشتمانیان تووشی گرژبوونەکە. ئەگەر تۆزێک بگەڕێنەوە بۆ ڕابردوو ڕەنگەم ئەمنیەتی ئێستا و ئەمەش نەبوو بێ بەڵام لە پاڵیا گەورەی خێزانە بوو سەرسپی و ڕیشسپی لە ناو بنەماڵەیەک لە گەڕەکێک هەبوو ڕێزی گەورە و بچووکی گوێگرتن لە گەورەنا ڕۆڵی خێزان ڕۆڵی خانەواتە ڕۆڵی بنەماڵە لە چوارچێوەی گەڕەکێک ماڵێکە کە وا بکات تاکەکان هێورتر بن گرفتەکانیان چارەسەر بکرێت دەستگیریان بکەن ئەمە تۆزێک شڵەژانی پێوە دیارە یان توانین بڵێن هۆکارێکە لە هۆکارەکان وا بکردو گەورە بچووکی تۆزێک کەم بوو بێتەوە لە ڕاستیە ئەتوان بڵم سپاس بۆخوا هێشتا ینی خێزان گرنگترین یەکەی کۆمەڵایەتیە لە ناو ئێمە و خێزان پیرۆزەوە بە پیرۆزی ماوەتەوە بە گشتی و زۆر گرنگەوە ئەبێ بمێنێتەوە بەڵام بە گشتی یعنی بڵین ئەو شێوەیەی کە جاران هەبوو کە یعنی ڕێزی گەورە و بچووک بەو شێوەیە لە کۆمەڵی کوردەواریە وەکو لە زۆربەی کۆمەڵەکانی ژیانە وەکو ئەوسا نەماوەتەوە لەبەرەوە سەرپێچیکردن هەیە و بەڕاستی گوێگرتن و ئەوانش کەم بۆتەوە و جۆرێک لە چۆنەڵی وەچە یعنی جیل جۆرێک لە دوورکەوتنەوەی وەچەکان دروستمووە ینی وەچەی گەنج لە وەچەی پیر و بە ساڵاچ و ئەوانە ئەوەش ڕاستە ینی ئەوەش دەوری خۆی هەیە بەڕێی جێشتنی نیشتیمان ئێستا دەبینین هەزاران گەنج تەنها گەنجیش ناکاک زۆر دەبینین هەر لە ماوەیە ژنێکی بەتەمەن قسەیە کرد کە وڵات بەجێهێڵن تووڕەیە یعنی ئەتوانین بڵێن فرەهۆیە ئەوانە هیچ یەک هۆ نییە بەڕاستی ینی بۆی هەیە یعنی یەکێک وڵات جێبێڵێ لەبەرەوەی یعنی وەکو ژنومێر کێشەیەکی زۆر زۆریان هەیە لەگەڵ ماڵەخە زووری هەردوولا شتیوانش هەیە ینی هۆی دەرەنجامی تووڕەبوونە لەبری کاردانەوە بە دڵنیاییەوە یعنی با بڵێن ناڕازی بوون لە ژیان ینی لە ڕاستیە هیچ کەسێک بە خۆشی خۆی وڵاتی خۆی جێنایەڵێ ئللا ئەبێت چەندین هۆ هەبێ و ئەو هۆیانە گەر هەمووی کۆکەیتەوە لە ژیانی خۆی لەم وڵاتە ناڕازیە بۆیە ئەڕوا ئیتر ئایا گەنجە بێکارە ژیانی من سۆگەر نییە ئایا وەکو وتم ئەو نادات پەروەریانەی کە هەیە هەندێک کەس هەیە کەسێتەکەی وایە تەحمولی ناکە ئەنی هەندێک کەس هەیە تەحمولی نادات پەروەری ناکە تەحمولی نایەکسانی ناکە لەبەرەوە سەری خۆی هەڵەگرێ وایە یعنی تەنانەت مەترسی بە ژیانی خۆشێکاڵێ یا ئەمرم یا من لەم وڵاتە نەجاتمێ بەڵام هەندێک شتەیە پەیوەندی بە کەسێتی کەسەکانەوە هەیە لەبەرەوە هەندێک کەس هەیە بۆ نمونە هیوای تۆزێ بە ئایندەماوە ئەڵێ خوا گەورێ ئیشەکەی ئینشەڵا دنیاوە نابێ بەڵام من بەگشتی بەڕاستی ئەتوانم بڵێم هۆیەکی تر هەیە مەسەلەی لاساییکردنەوە کاکە ینی ئەمەش تەسیری هەیە هەندێک کەس هەیە یعنی با بڵێن درۆ ئەکا ئەگاتە ئەوروپا ئەڵێ ژیانم وایە ئەوە خۆشە وایش نییە لە ڕاستێ زۆربیان وان نییە ینی ئێمە لە ئەوروپا بووین ئەزانین چۆنە لەوێ بەڕاستی قیمەتی ئیش هەیە قیمەتی ژیان هەیە پارە هەروە بە بەلاشی موچە نادرێ بە خەڵک هەروە بە بەلاشی یعنی ئەوەی کە پێڵێن دڵنیایی تەندروستی کۆمەڵاتی ئەوانە هەروە بە ئاسانی نییە لەبەرەوە هەندێک هەیە یعنی چۆنەڵێ ئەوانەی خۆی خزمە ڕەفیقەکە لێرە جێ هێشتون ینی بێویژدانانە ئەکەوێتە هانانیان کە وەرن و چیەکەن و ئەوانە ینی کۆمەڵی درۆیان بۆ هەڵە ڕێژی لەبەرەوە هۆکان زۆرە بەڵام لەسەر و هەموو هۆکانەوە بەڕێی من جارێکی تریەمەوە سەر سیستمی بەڕێوەبردن و حکمی ئەم وڵاتە لە ڕاستیە یعنی بەڕێی من یەکێ لە نیشانەکانی شکستی سیستمی حکم لە هەموو لە هەر وڵاتێکی ئەم دنیا بەڕێی من ئەوەیە کە کۆچبەر و ئاوارەبوون و جێهێشتنی وڵات ینی هەر وڵاتێک هەر حکمێک
سیستمەکەی ئاوا بوو کە بەردەوام ئەم مەسلەی یعنی جێهێشتن و ئاوارەبوونە لە ڕاستیە کۆچکردنە تازە نییە یعنی بەردەوامە لە کوردستانە معنای وایە بەردەوام دەسەڵاتی کوردی سەرکەوتوو نەبووە لە دروستکردنی حکمێکی باشی ڕەشیدی دادپاروەری یەکسانی خواست. باشە خۆپیشاندان بەڵێ دەرکەوتێت و ڕەبوونە ئەتوانی بڵێ بەڵێ بەڕێی من دەوری تووڕەبوونی تیا لە ڕاستیە هەندێک تووڕەبوون هەیە هێژیان ئێمە من پێم وتی لە سەرتاوە یعنی هەستکردن بە تووڕەبوون هەستێکە ئەگەر ئینسان نەیبێ معناوە تەواو نییە معناوە دەرونی تەندروست نییە یعنی ئێستا یەکی هەیە دەستدرێژیە کاتە سەرێ بە ناحەق شەڕە پێ ئەفرۆشە چۆن تووڕە نابێت ئەگەر تووڕە نەبین نابێت و ئەوەی کە پێی ئەڵێن بەرگریکردن لە خۆ کە مافێکی سروشتیە لە ئاینەکانە لە هەموو یاساکانە یعنی تۆ چۆن نتوانی بەرگری لە خۆ بکەی ئەگەر تووڕە نەبی لە ناختا ئەگەر گرژ نەبی ئەگەر ئەدرینالینەکە لە خوێن تا هەڵ نەچێ چۆن نتوانی دیفاع لە خۆ بکەی ناتوانی بیکەی کەوا بوو بەڵێ خۆپیشاندان یەکێ لە هۆکانی خۆپیشاندان لە ئینسانەکانە ئەوەیە کە تۆ گرژی هەست بە تووڕەییەکەی و هۆی هەست بە تووڕەبوونەکە ئەوەیە عادەتەن کە تۆ بە شێوەیەکی یەکسانی لەگەڵ تا هەڵس و کەوت نەکراوە ئەگەر خۆپیشاندانەکە بێگومان دژی دەسەڵات بێ دژی حکومەت بێ هۆکانی ئەوەیە و بەڕێی من خۆپیشاندان لە ڕاستیە یعنی دیاردەیەکی زۆر مەدەنیە زۆر حەزاریە بە مەرجێ بە هیچ جۆرێ پەنا بۆ توندوتیژی نەبا ئەوەی پێڵێن زۆر باشە و شەڕ و چەک و ئەوانە بەکارنێنێ بەڕێی من یعنی شێوازێکە نابێ میلەتەکەمان وازی لێبێنێ لە کاتی پێویستە لە زۆر باشە دکتۆر لەگەڵت بەردەوامە بین بەڵام هاوکارانمان ئاماژە بەوە دەکەن کۆنگرەیەکی ڕۆژناوانی دەستەی پارێزەرانی ڕاگیراوانی بادینان هەیە بینەری دەبین دا سەپاند سزایەکە تەواو سیاسیە ئەو سزایەکەوە ئەمڕۆ بە سەوانەیەندا سەپاند بە هیچ شێوەیەک لە ڕووی یاساوە جێی نابێتەوە چونکە ئینکاریان کردو هیچ بەڵگەیەکیان نییە. باشە شێروان تا بۆچی بە 3 ساڵ سزاکەی لە هەمووی زیاترە کاگەرێم هۆکاری ئەم سزا زیادکردنە چییە؟ بەرە دیارەوە کۆی کە نامەیەکی نووسیوە ئەو ڕوونامەکەش لە کە هاتووە نامەکەی تەنها نامەیەک بوو بۆ ئەوەی کە هاوکاری خەڵکی پێ بگاتن و وەکو تیم لێدەرێکی ئەو تیمیان ناساندووە بۆیە سزاکەیان زیاتر داناوە. سزاکە سیاسیە ئایا لە ڕووی سیاسیەوە بۆچی ئێوە هەڵوێستان نەبوو و چالاکوانان بۆچی هەڵوێستیان ئێمە وەکو پارێزەر لە سیاسیەوە ئەمە هەڵوێستمان ناوێ ئەمە لە ڕووی یاساییەوە هەڵوێستمان دەبین ئەو لایەنە سیاسەکان وەکو بێن هەڵوێستیان دەبیستن بەڵێ ئەوە ظلمە و کوفرە و ئیجرامە ئەو ئینسانی هەنێت بەریئن تشتێک نەکردە تشت نينا مسألة سياسية صرفة أنه نبارتينا وخلاص وشوف ولا تشت نينا نا إثبات نا وجود نا تشتك باشا ناميك بيجي بو سفيري أمريكي نفيسيا باشا سفيري أمريكي مسعود أو أمرات سفارة أمريكي بين مظاهرات هريمي تشيكا يعني معناها سفارة أمريكي تآمر سر هريمي كتن باشا ناقول جيلك الرخا كرا أمريكا حماية تامت كتن الرخا كرا والله سفارة أمريكي اتهامت كن أنه تعاون القل هنا كات كيا تفيد هريمي تيك بتتن أفتشتن نينا الدنيا أفتشتن نبويا ونابت نجي كفرة أفجريمة يعني مسألة سياسية صرفة سرشي أساسي حكم كان سرشي أساسي حكم كان تشتغل نكريا باش هرنا هفالي وي هر هفته فالي وي هشتي دي همي بردان أوي بقرن عيني تومي وعيني ويادجي الأسايش ضغطي اللي كان تعديل اللي كان ظلمي اللي كان غدراوي كان زيدي حد ضغطي أفا إيك هاي نياري ما طبعا دجمناتها ما تكت ضغطي اللي تكت وأف توجيهات يعني دان أسايش بيفا شربي تشتغنينا أساسي عمليا نينا بجمد فيتن أم سفارة أمريكي بلا بيت إثبات كتن أفيه هني تعاون القلوان كرا بابا غمناك أمري مش قدر لكن نبي ما بديبوش في اتهامي وفي تهمة بلاش بيفا كتن وزور ممنون أمد ممنون هاري زرعان برلمان تارا وهمون سوبر مخالفة زور قانوني جورا ما نشتي قانوني باز كين بناوي خداي جورا ومهربان طبعا سپاس بو ئامادە بوونتان ئەمڕۆ ئامادە بووین لە دۆسەیەشی تری دادگاییکردنی بە نەحەقی ڕاگیراوانی بادینان ژیراوانی بادینان کە ئەم دۆسێ لە سەرتاپایە بە سەرتاپای ڕەت دەکەینەوە بیدات باسمان لەوە کردووە کە ئەم دۆسێ سیاسیە دوو لەو بەڕێزانە سزا دران بۆی کە تۆمەتی بێبنەمایان خراوەتە پاڵ بۆی کە
هەوڵی ژێرە شوێنی و تێکدانی هەرێمی کوردستانیان داوە لە کاتێک دام تۆمەتانە بێبنەما بوون و ئێمە لە بیدایەتی جەلسەی گیراوانی بادنیان و ڕاگیراوانی بادنیان باسمان لەوە کردووە کە ئەم تۆمەتان تەواویان سیاسین و سزادانەکەی ئەمڕۆژ ناوهۆڵی دادگایی هەولێر بە سزای سیاسی دەزانین و پێمان وایە ئەم تۆمەتانە هیچ بنەمایەکیان نییە و دەمەوێت لێرەوە ڕای بگەێنم کە دەنجی بادینان و دەنجی ئازاد لە کوردستان بە سزادان و بەڕاپێزکردنی زیندان بە هیچ شوەیە کەپ ناکرێتەوە لە هەر شوێک لەم سوچی کوردستانە دەنگێکی دلێر هەبێت دەنجی بادینانە دەنجی هەولێرە دەنجی سلێمانیە دەنجی کەرکووکە دەنجی هەڵەبجەیە دەنجی سۆرانە بەبێت جیاوازی بۆیە دڵنیاتان دەکەینەوە و کوڕ دەبین سوور دەبین لەسەرەوەی کە پێداگر بین لەسەر ئەو ڕەتکردنەوە ئەم سزانەی کە تەواویان نایاساین و هەموو جیئەتە فەرمیەکان ئاگادار دەکەینەوە و راپۆرت تایبەت دەین بە قونسوڵخانەکان بە نوێرایەتەکان لە هەرێمی کوردستان بۆی کە بیسەلمێنین کە ئەم تۆمەتانە پێبنەمان وەکو برا بەڕێزەکانم باسییان کرد وەکو کاک بەشدار دوات ڕوونکردنەوە داد دڵنیابن کە ئەم تۆمەتانە سیاسین هیچ بنەمایەکیان نیە و من دڵنیاتان دەکەمەوە کە دەنجی ئازاد و دلێر لە کوردستان نەکب دەبێت نەبێت دەنگ دەبێت ئەمان لە ژوورۆن ئێمە لە دەرەوە دەنجی ئازاد دەبین بۆ ئەمان و دەنجی ئەوان دەگەێنین و دەنجی شارعی هەرێمی کوردستان دەگەین لە پەرلەمانی کوردستانەوە بۆیە ئەمانەی کە هەن دووبارە تۆمەتی سیاسین ئەم سزایانە سزای سیاسین هەر ڕاگرتنیان لە ئەستازدا هێنانیان بۆ ئێرە سەر لەبەری نایاساییە دووبارە بۆ ساز بامەدەشتی قانونی دەمێ باز بکەم کاک زکری ئەگەر جەنابەت قسەکەت والله هەر یەک قسە من بڕاستی زۆر متاسف بم ئاخفنەکە یەکێک لە زیندۆنیەکان گوتێ ئەڤروکە ڕوژ ئەڤروکە بیکو براکێ من شەهید ساڵ ڕۆژی شەهیدێ براکێ من بی ئەڤروکە زینە زیندانێ زۆر مخابن خەلکی قەهرەمان خەلکی کوردپەروەر خەلکی خوددان شەهید زۆر بەداخەوە بینن زیندانی بکەن بێسەبەب بەتیل و زۆر کاکە لە ڕووی یاسایەکەی دەمێ شتێکتان بۆ باز بکەم طبعاً گەورەترین مخالفەی قانونی لەگەڵ بەڕێزان سەرۆک و ئەندامانی دادگا و داواکاری گشتیش باسمان کرد گەورەترین مخالفەی قانونی ئەوە بووە ختامی جەلسە بۆ جەلسە کۆتای پێهاتووە پاشان بەڵگەیان ناردیە وەڵە ئەمە ئەو دەنجیانە ڕەوانی ئەدلێ جینایی دەکەین لۆی بزانین ئایا ئەو دەنگە دەنجی ئەوانەیان نا دەنجیان هیچ ئامێرێکی سەوتی نییە لە هەم شەرق ئەوسەد تەحەدا دەکەم ئامێرەکەبی بڵێ ئەوە دەنجی فلان کەسیە کە کەسەکە ئینکاری کردوتی دەنجی من نییە ئەوە نییە بڵێ وەڵە ئەدلێ جینایی دەڵێ ئەوە دەنجی ئەوە وەرە با بزانم ئەدلێ جینایی با ئیسپات بکاتن با جیازەکانی بۆ ڕایگەشت ڕوون کاتەوە بە چ جیازێک قیاسی دەنجی شێروانی کردیە کە ئەوە دەنجی شێروانیە بەڕاستی کارەساتە یعنی ڕۆژ لە ڕۆژ هەر مؤسسەیەکی هەرێمی کوردستان ڕووی تێدەکەی بەرەو فەساری دەڕاتن مع الأسف وەی لێ هاتووە ومێدمان لەسەر هیچ مؤسسەی هەرێم نمایە تاکە ڕۆناکایی کە دەماندی دادگاکان بوون ئەوەی ژواکەتە بەر مەترسی و تەشریاتی زانبی و ئەو نامەیەش کە بەو دوایی کە بەڵگی پشتان پێبەستایە کە نامەیەکی مەسعود شەنگالی لە بۆ سەفیری ئەمریکای نووسیا دەرێ داواتەنە دەکەن داعمی مجتمعاتی مەدەنی و ڕێکخراوەکانی NGO بکەن باش ئەوە چ مخالفەتی قانونی تێدایە کە دادگا یەک لەو شتانەی پشتی پێبەستای ئەو مۆزوع بووە لۆیە 3 ساڵ و 6 مانگ لە بۆ مەسعود شەنگالی بەڕاستی ئەمە تووشی شۆک کرد هەروەها 2 ساڵ و 6 مانگ لە بۆ شێوران تاها یعنی شێروان تاها کەسەکە هەموو ژیانی خۆی لەناو منەظەمات و لەناو تربیە بەسەر بردیە لە ژیانی خۆی مامۆستای جامیعەیە هەر هیچ ئەستەن خەلفیەکی سیاسی تێدا نییە لە ژیانی پەیوەندی بە حزبێکی سیاسیەوە نەبووە شێروان تاها تەنها ئەوە دەزانی قەلەم و نووسین و تربیە و پەروەردە هەر ئەمە تو شۆک بووین لەگە ئەو بڕیارە بەڕاستی مودەشمان لە پێشمایە بەنسبەت کارگەر و بەندەواریش ئەوان هەردووچیان هەر یەکە ساڵێک و 2 مانگ حکم بوون بەڵام لەبەرەوەی مودەکەیان تەواو کردو ئەوڕۆ ئازاد دەبن ئەو دوو کەسە لۆیە ئەمە لەگەڵ تیمی پارێزەران ئینشاءڵڵا ماوەی 30 ڕۆژ کەمتر لە 30 ڕۆژ ئەو بڕیارە تانەی دەدەین بەڵێ دووبارە لەگەڵ دکتۆر هەژار معروف بەردەوام بین دکتۆر لە باسی خۆپیشاندان بووین خۆپیشاندان دەکرێت دواتر ئەوانەی کە خۆپیشاندانەکە دەکەن بە بێوەی زۆر جار مەسەن بەڵگە هەبێ بەشێک لەوانەش ڕادەگیرێن دەگرێنە زیندانەوە دواتر ئەمە کاریگەری لەسەر دەرونی کۆمەڵێکی ترەبێت لە دەرەوە کە تووڕابن یعنی ئەگەر سەرنجەکانت لەسەر بابەتی خۆپیشاندان ئەو تووڕەیە ئەو دەرەنجامانی لە خۆپیشاندانە بێت بەڕێی من یعنی ئەو خۆپیشاندانەی کە لە کوردستانە یعنی تا ئێستا بینیمانە و کە توان بڵێم لە 2015 و 16 تا حدێکی زۆر یعنی دەستی پێکرد و لە 2011شەوە کە حەڤەی شوبات یعنی دەستی پێکرد توانین بڵێ لەوێەوە لە ڕاستی ئەو خۆپیشاندانانە توان بڵێم بە بڕوایەکی تەواوە هەمووی ڕەوا بوون هەمووی دروست بوون و بەڕاستی نیشانەی مەدەنی بوونی ئەم میلەتی کوردەیە چونکە بە گشتی ینی ئەتوانم بڵێم من بە زۆر بە خۆم بە بەختەوە دەزانم کە لە زۆربەی ئەو خۆپیشاندانانە هەر لە یانزەی لە حەڤەی شوباتەوە هەتا 2010 ئەوانە بەشدار بووم
يعني نیشانەیەکی مەدەنی بوونی ئەم میلەتە بوو و ئەو دەربڕینانە لە ڕاستیە ئەتوانی بڵێ دەربڕینێکی دروستکەرانەی ئیجابی هەستی تووڕەییە. ئەوە باشە، ئەو جۆرە دەربڕینە باشە کە تۆ نەبەردە فرشیەکەی بەڵام پڕ بە قوڕگی هاوارەکەی ئەڵێ ئێوە ناحەقن، ئێوە ناڕەوان، ئێوە نادروستن، ئێوە نایەکسانن، ئێوە بێوەفان بەرامبەر بە میلەتەکەتان. و ئەمە لەوانەیە بڵێ اینجا بەکەڵکی چیە ئەو هەموو خۆپشاندانە کرا ناوان نییە. ینی بەڕاستی من دڵنیام لەوەی ئەگەر ئەو بەرەنگاربوونە مەدەنیانە نەبێت و بەردەوام نەبێت بڕاتان بێ ئێستا وەسع ئێمە زۆر خراپترە بوو لەوەی کە ئێستا ئیبینین. لەبەرەوە هەندێشت هەیە خێرا ئەنجامەکەی ئەبینی، بەڵام خەباتی مەدەنی و خەباتی ناتوندوتیژی بە خێرایی ئەنجامەکەی نبینی، بەس وردە هەر ئەنجامیشی هەیە. ئەوەی کە ئێستا ئێمە ئەبینین بۆ نمونە ژیراوانی بادینان ئەوەتە بینی یعنی خەڵک بەرگریان لێکە، ئەوەتە لە ناوەڕاستی هەولێرە پارێزەرەکان وەکو شێر دەنگی خۆیان بەرزەکەنەوە، ئەڵێن ئەمە غەدرە، ئەمە ناڕەوایە، ئێمە بەڕاستی نازانین. ئەمە چییە؟ ئەمە خەباتی مەدەنی و ئەمە ئەتوانین بڵی جۆرێکە لە دەربڕینی دروستکەرانەی شعوری تووڕەیی. لەبەرەوە شعوری تووڕەیی بەڕاستی لایەنی باشیشی هەیە، بەمەرجێ وەکو وتم دروستکەرانە بێت، توندوتیژانە نەبێ، وێرانکردن نەبێت. زۆر باشە کاکتۆر. بابەتێک یەک ئاماژەت پێکردوتت پڕ بە گەڕووی خۆی هاوارەکە. واتە لە تووڕەبوونێکی ئاسایی لە ماڵەوە کە تۆ نابێ کاردانەوەی خراپتە بێ، ڕاستە ڕەنگە خێزانت مناڵەکە قسەیەکی کردبێ نابێ کاردانەوەت هەبێ لەو ڕۆی کە تۆ بتێوێت لی بدەی یاخۆت بە هیچ جۆرێ خراپە بێ. وانە بەس هاوارکردن تا چەندە هۆکارە بۆ کردنەوە یا بەتاڵبوونەوەی تووڕەبوون. هاوارکردنێک لە ماڵەوە بێ باشە یا لەسەر جادە بێت. ئەزانین لەکوێ باشە هاوارکردن بچیتە دارستانێک پڕ بە قوڕگێ ئەوەنە هاوارکەیە حەزەوەکو ژمارنەکەوایە تاکەمە دارستانەکە لە بیر مەچێتەوە بۆچی ڕۆشتووە پارک هەیە حەزەکەی نییە جنێوانیش باشترە لە لێیان و دەستدرێژیکردن و ئیهانەکردن. دێگەی وە لە ناو ماڵە بەڕاستی نەڕاندن و هاوارکردن بەسەر ژن و مناڵە یا ژن بەسەر پیاوە فەرقی نییە، بەزی پیاو بێگومان ترسناکترە دەنگەکەی ئەوانە زۆر خراپە. چۆن لێدان یعنی مەمنوعە حرامە قەدەغەیە عیبە سوودی نییە، بە هەمان شێوە بەڕێی من دەربڕین بە قسەکردن و هاوارکردن زۆر ڕوخێنەرەوە زۆر خراپە وەکار لە باری دەرونی مناڵ و ژن و ئەو کەسە خۆشیەکە دڵنیا بە کە یەکێک پڕ بەدەنگ ئەقیڕێنێ، دڵنیا بە دڵی تەپەتەپەکە ئەدرینالین هاتۆتە ناو خوێنەوە زۆر باوەڕە لە خۆیان خاڵیە بێتەوە، یان هەر لە خۆپشاندانەکە بگرێت کە هەندێک هاواری کردەوە نیوە ڕۆگەڕێتەوە آخر لەوێ ئەو هاوارکردنەوەکو دارستانەکەی هاوارەکە هاوارێکی ئیجابی، هاوارەکە بۆ دادپەروەری بۆ یەکسانی، بەڵام یعنی پیاوێک کە ئەنەڕێنێ بەسەر ژن و مناڵە ئەوە هیچ یعنی جوامێرانەش نییە، یعنی چی سوودێکی نییە. لەبەرەوە ئیلا شتێک هەیە ئێمە پێڵێن یعنی لەغاوی خۆگرتن، خۆ کۆنتڕۆڵکردن، زاڵبوون بەسەر خۆدا. بەڕاستی یەکی لە جیاوازیەکانی نێوان حیوانەکانی خوار ئینسان و ئینسان ئەوەیە کە حیوانەکانی خوار ئینسان لە گۆریلا و مەیمون و ئانەوە بگرێت تا هەمووی یعنی زاڵبوون بەسەر خۆیانە نییە، ینی لە یەک دقا دەزەوە شوێنێ چیەکە ئەیکا، بەڵام مرۆڤ نابێ ئەبێ دائمی خوای وەکو پێشتر وتمان ئەبێ عەقڵ زاڵ بێ بەسەر هەست و سۆز و هەڵچوونەکانمانە. و لە کاتێکا کە هەر ئەو نمونەیە کە یەکێ زۆر تووڕێە ژن و مناڵ تووڕێیان کردو مناڵێکی عەجوول و بزێ هینی کردووە ئەتوانێت بچێتە دەرێ لەو کاتە، ئەتوانێت بچێتە دەرێ پێشە سوڕاکردن بکات لە پارکێکە. چەمێک شارەزام دکتۆرە گەر شتی وابوو پەیوەندی پێوەکەنە چین بۆیە زۆر خۆشە چۆڵە هاورامان زۆر چاک دکتۆر لەو دەرفەتەکەمەی ماوە ئەبێس ئەوە بپرسم بە پێچەوانەی هەمووەوەی تا ئێستا پرسیمان تووڕەبوون ئەمە مەترسی هەیە ڕەنگە تونند و تیژی بەدواوێکەوە ئەی چه سوودێکی هەیە ینی لە کۆتەیە بێ سوودێکیش هەبێت تووڕەبوون سوودەکانی بەڵێ ینی بەڕاستی تووڕەبوون ینی با بڵێن کە تۆ هەستێ کرد گرژیت، کە تۆ هەستێ کرد ناحەقی و بەرامبەر کراوە، کە تۆ هەستێ کرد قسە و پێوتراوە سوکایەتی و پێکراوە، لەم کاتا بەڕاستی ئەو هەستی با بڵێن گرژی و تووڕەبوونە هەستێکی ڕەوایە و ئەگەر شتەکە لە کەسێکی زۆر خۆشەویستەوە بوو و
و جارێک نەبوو دوو جار نەبوو سیان نەبوو یعنی وەکو سیستمی لێ هات بەردەوام ئەوە یعنی پەیوەندەکە ئەشێوێنێ لەبەرەوە ئەبێت تۆ خۆت دەربڕی و نێڵی ئاوا دووبارە بێتەوە دوای دو سێ جار بەڕێی من ئەبێ بەرگری لە خۆ بکەی بەڵام بەچی بە زمان بە گفتوگۆ بینی کەسەکە دانیشێنی ئایا ژنومێردە ئایا برایە باوکو کوڕە ڕەفیقە شەریکی ئیشە هەر کەسێکە دانیشێنە بڵێ کاکە وەرە با ئەمە تۆ چەند قسەیەکەی بێ کەلەی تێ نەکەوێ بەڵێ وانە یعنی ئەمەی تۆ ئەیکەی لەگەڵ منە ناڕەوایە من تا ئێستا قبولم کردو فلان ڕۆژ وا پێکردم فلان ڕۆژ ئەوە ئەمە بۆچی واکەی تۆ یعنی زۆر تووڕەبوونیش دکتۆر پاڵپشتە بۆ ئازایەتی وایە بەڵێ بێگومان لەبەر ئەوە لەویا تۆ ئەگەر ئەو هەستی گرژبوون و جۆرێک لە تووڕەیی و ئیزعاجکردنە نەبووایە تۆ نەدەتوانی ئاوا دەم بکەیتەوە و دیفاع لە خۆ بکەی و دڵنیا بە هیچ کەسێکیش ناتوانێت ئەگەر تۆ بە عەقڵ و مەنطق ئەمە و کرد تێگەی تووڕە نەبووی هەرا و نەکرد دڵنیا بە ئەو کەسە ئەگەر جارێ سوودی نەبێ دووهەم جار سێهەم جار یعنی و ژن ئەمە ئەتوانێت زۆر بە سەرکەوتوانە لەگەڵ ئەو پیاوی بەرامبەر بکایتر هەر کەسێکە بەڵام وەکو وتم جۆرێکیش لە ئازایەتی ئەوێ و ئەبێت تۆزێک بوێریش هەبێ لەوە یعنی ئەوەش گرنگە کە ئازایەتی بوێریش بەڕاستی زۆر باشە دکتۆر کاتمانیش نەماوە بەڵام من دەمێت زۆر بە خێرایی وەڵامی پرسیارش وەرگرمەوە زۆر جار پێمان ئای بە بچینە لای پزیشکە دەرونیەکان پێمان وایە شێتین یا خەڵک بە غەڵەت لێمان تێدەگا پەیامت بۆ هاونیشتیمانیان بەگشتی کە ڕەنگە پێویستیان بەوە هەبێ سەردانی پزیشکی دەرونی بکەن بەڵێ بەڕاستی بە هیچ جۆرێ هیچ خەوش و عیبێکی تیانە هیچ هەڵەیەکی تیانی ئینسان بچێ بۆ لای دکتۆری دەرونی و من دڵنیای بینەران و جۆگران ئەەکەمەوە لە ڕاستیە ئەتوانم بڵێم لە سەدا بڕاتان بێ لە سەدا 95 کەسە زۆر عاقڵ و هەستیار و تێگەیشت و بە شعورەکانیان بۆ لای دکتۆری دەرونی بڕوا بکەن لە 105 ئەو کەسانە زۆر نەخۆشن یعنی نەخۆشی دەرونەکان زۆر قورسە ئەجنا لە 195 هەر نەخۆشی دەرونینی یعنی بۆ نمونە ئێستا کەسێکە ئەیبینی خەمۆشیێکی زۆری هەیە نیگەرانی ترسێکی زۆری هەیە کەم خەوی هەیە بیر زۆر دەکاتەوە خۆ زۆربەی ئەمانە هەسناسکەکانن بە ویژدانەکانن بە شعورەکانن لەبەرەوە بە هیچ جۆرێ پێویست ناکە ئینسان شەرم بکە و لێرە زۆر گرنگە ئینسان هەوڵ لە قۆناغی یەکەمە ئەگەر کێشەیەکی هەیە و بۆی حل ناکرێ لە پێشا لەگەڵ کەسە نزیکەکانیان باسم کرد مەسلەی تووڕەبوون لەگەڵ ئەو کەسەی بەرامبەری بکەوێتە گفتوگۆ بڵێ کاکە بۆ تووڕێی تر ژنە برایە هەر کەسێکە سوودی نەبوو لەگەڵ کە سوکارە سوودی نەبوو لەگەڵ هاوڕێکانیان ڕاوێش بکە ئەگەر ئەمانە هەمووی سوودی نەبوو اینجا بەڕاستی معنای وایە تۆ پێویستە بە دکتۆری دەرونی و بچۆ بۆ لای دکتۆری دەرونی علمە بەستمەوە نییە یەکی هەر تۆزێک کێشەیەکی بچووکیە بۆ ڕاکە بۆ لای دکتۆری دەرونی ئەوەش نابێت ئینسانە بێ خۆی هەوڵبا لە پێشە لەگەڵ خۆی لەگەڵ کەسەکانی دەوروبەری هاوڕێکانی خزمەکانی اینجا ئەگەروانە هیچی سوودی نەبوو معنای وایە کێشەیەکەیە کە تۆ خۆت بۆت حل ناکرێ دەوروبرێش بۆی حل ناکرێ زەرە ناکە یعنی با ئەوەشی دیابێ جارە ڕۆسەدانش دکتۆری دەرونی دکتۆر گیان زۆر سپاس دەکەین سپاس بۆی کە میوانی پەیامی ڕۆژبی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بنی زۆر سپاسی ئەوەکەم تەلەڤیزیۆنی پەیام و هاوکاران بڵێ لەگەڵ هاوکارم جەلال محەممەد و هاوکاری هاوکارانم لە پەیام بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن ئینشەڵا دوور بن لە تووڕەیی ئاسوودە و کامەران من تا پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ و خواتان ئەسپێ خواتان لەگەڵ. ئازار و ناڕەحەتیەکان زۆر جاریەخەمان